خواهی گەورە میهرەبان سڵاوی خواهی گەورەتان لەبێ بینەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پێیان خوشحاڵم لە بەرنامەیەکی تری پێیان ڕۆژ بە خزمەتی ئێوەی عزیز گەشتینەوە ئەمڕۆژ لەگەڵ مامۆستا شوان بە هاوکاری هاوکارانمان کۆمەڵێک بڕکەوابێتمان بۆ ئامادەکردوون بۆ ئومێدی تا کۆتایی بینەرمان. زۆر سپاس خاتوسەنا بە ناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەر بن لە پرۆگرامێکی نوێی پامی ڕۆژ بە کۆمەڵێک بگۆ بابەتی جیاواز و پێوەست بە ژیانی ڕۆژانە لە خزمەتتان ناوین لە بەشی یەکەمی بەرنامەکەشمانە باس لەلایەن ئەرێنیەکان و هەروەها ئەو سوودە باشانەی کۆبوونەوەی خێزان لە دەوری یەکتر یاخود کللتوری سفرەی قەرەباڵغ کە لە ماڵەکان پێکەوە کۆ دەبینەوە ئەمانە چه سوودێکی بێت بۆ زیاتر پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و هەروەها ئەو چێژە خێزانی کە لێی وەردەگرێت. بەڵێ مامۆستا شوان دیارە هیچ شتێک جێگەی کۆبوونەوەی خێزانەکان ناگرێتەوە ئەو هەست و سۆزەی کە لە نێوان ئەندامانی خێزانە گۆڕێتەوە لەوانەیە لە هیچ شوێنێکی تر دەستمان نەکەوێت. عزیزان لە تەوەری دوایین بەرنامەکەمانە بابەتێکمان بۆ ئامادەکردوون لەگەڵ گروپی شاخرەوی خانمان ڕۆژێکی تەواو لە بەیانی زۆوە هەتا کۆتایی هاتنی گەشتەکەیان لەگەڵیانە بووین کە کۆمەڵێک خانمن گروپێکیان هەیە بە ناوی گروپی شاخرەوی خانمان هەفتانە ڕۆژێک یاخود زیاتر دەرەچن و خەریکی شاخرەوین و کۆمەڵێکی زۆر خانم بەشدارە لەگەڵیانە و لە تەوەری دۆما بینەریەم بابەتابی. وڵای ئایزان لە بەشی سێمی بەرنامەکەشماندا لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و هەروەها و ڕێکارە شەرعی و ئەو ڕێنمایی و ئامۆژگاریانەی کەوا لە قورئان و لە سونەتی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت بۆمان باسکراوە و هەروەها لەسەرمان واجب کراوە چۆن مامەڵە لەگەڵ کۆمەڵێک بۆنە تایبەتەکانە بکەین بە دیاریکراوی بۆ نمونە ڕووداوەکانی سەری ساڵ یاخود ساڵی نوێ ئێمەی موسڵمان دەبێت چۆن مامەڵە بکەین و هەروەها ئەو ڕووداوانە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە گفتوگۆ دەکەین. عزیزان سەرداش چینە لای کەشوا بزانیتین بۆ ئەمڕۆ پلەکانی گەرما چۆنە بن. بەڵێ خۆشەویستان هەروەک لە سەرتای ئاماژەمان پێدا لەم تەوەرایە گفتوگۆوەکەین دەربارەی گرنگی کۆبوونەوە خێزانیەکان و نزیکبوونەوەی ئەندامانی خێزان لە یەکتر بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک جیهاد عومەر توێژەری کۆمەڵایەتیمان کردەوە. کاک جیهاد سڵای خوای دەبێت زۆر زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوون. کاک جیهاد لەم سەردەمایە خواستێکی زۆر زۆر هەیە بۆ ئەوەی کە مرۆڤەکان بە تەنیایی بژین و دوور بکەونەوە لە کۆبوونەوە خێزانەکان و تێکەڵی و هەروە لەناو کۆمەڵگەشە هەمووان بەرەو تاگەرایی ڕۆن هەوڵێکی زۆر هەیە بۆم بابەتە بەڵام بۆچی گرنگە ئێمە هەر تەرکیز بخەینە سەر کۆبوونەوە خێزانیەکان و نزیکبوونەوەی ئەندامانی خێزان لە یەکتر و باسی ئەم شتانە بکەینەوەوانە و هەوڵ بین پارێزگاری لێ بکەین. سەرەتا بە ناوی خوا مرۆڤ کاینێکی سروشتی کاینێکی کۆمەڵایەتیە ئەم کاینە کۆمەڵایەتیە هەرچی لێ بکەی و هەر با بڵین ئامادەکاریی بۆ بکەی بۆ ئەوی
وای لێ بکەی بەتەنیا بژی ئەو هەوڵە ناگاتە نەتیجە و جاری وایە کەسەکان خۆشیان خۆ جاری وایە بە بەرنامە نییە جاریان مرۆڤەکان خۆی حەزەکە بە تەنها بژی هەندێک کەسێک خۆی تەبعی وایە هیچ کەسێک بەرنامە و پلانی بۆ دانەناوە کە تۆ بێ ئاوا بژی کەسەکە خۆی حەزەکە بە تەنیا بژی کەچی سێرەکەی دوجار ئەمیش هەر کۆڵ ئەیا لەو تەنها ژیانە و ئەگەر کۆڵیشی لێنەیە کۆمەڵێک گرفتیە بە سەریاکە کرێت دواتر باسیکەین لەبەرەوە مرۆڤ خۆی بۆ خۆی کاینێکی اجتیماعیە کۆمەڵایەتیە و ناتوانێت بە تەنها بژی لەناو ئەم کۆبوونەوە کۆمەڵایەتیانە کە ئێمە ئەگەر بۆ کەسی دوور نەتوانین بە تەنیا بژین بۆ خێزان ئەوە زیاتر وایە کە ناتوانین لە دووری خێزان بژین چونکە خێزان پایەیەکێکە لە پایە هەرە گرنگەکانی کۆمەڵگا و خێزان واکە کە کۆمەلگا تۆکمە بێ و توانێ واکە لە کۆمەلگا کە ئەو کۆمەلگایەکی تەندروست بێ و جگە لە بعدە کۆمەڵگەیەکەی بعدە تاکیەکەی کە بۆ مرۆڤ خۆی خێزان بۆ خۆی چییە چی ئەتوانێت چی ببەخشێ بە مرۆڤ ئەتوانێت چی ببەخشێ بە تاکەکانی خێزان خێزان دەستگایەکە کۆمەڵێک وەزائیف لە خۆ ئەگرێەوە کۆمەڵە وەزائیف پێشکەشەکە کە ڕەنگە هەر دەستگایەکی تر بگری بە تاکلایەنە ئەو وەزیفەیە ببەخشێ بۆ نمونە ئەگەر باز لە وەزیفەی ئابووری بکەین خێزان پێشکەشێکە ئەگەر باز لە وەزیفەی پەروەردەیی بکەین خێزان پێشکەشێکە باز لە وەزیفەی ئەمن و ئاسایش و با بڵین دڵنەوایی بکەین ئەوە هەر خێزان پێشکەشێکە ینی خێزان کۆمەڵێک وەزیفە پێشکەشەکە بە تاک پێویستی بەو کۆبوونەوە هەیە جا ئەم مۆزوعی کە ئەوەی بە تەنیا بژیت و ئەوەی کە تێکەڵ نەبی بە کۆمەلگا و بە خێزان گرفتی گەورە دروستەکە بۆ تاکەکە خۆی و بۆ کۆمەلگا خۆی لەو گرفتانی کە بۆ تاکی دروستەکە گرفتی تەنیاییە کە تەنیا ژیان ڕەنگە هەندێک ئەرک هەیە و هەندێک پێداویستی هەیە نەتوانی بە تەنها جێبەجێ بکەیت مەسەن بۆ نمونە دروستکردنەوەی خێزانێکی تر تۆ ناتوانانی بە تەنیا دروستیکی هەبێ لە ناو کۆمەلگا و لە ناو خەڵکییا بژیت بۆی بتانی ئەو خێزانە دروستکەی یەکێکی تر هەندێک پێداویستی ئابووری کە تۆ ناتوانانی بە تەنها دابینیکەی هەندە پێداویستی پەروەردەیی کە کەسەکە بە تەنیا ناتوانێت دابینی بکە لەبەرەوە ئەمە واکە لە مرۆڤ کە پێویستی بەوە هەبێت کە لە ناو خێزانە بژی و لە ناو کۆمەلگەی خۆیان تێکەڵ ببێ ماوەستا جیهاد ینی ڕەنگە سەر لە کوردستان لە کۆمەلگای ما هێشتا کەم بێ ژیانی کەسانێک بە تاکی بەڵام گرفتەکە لێرەیە لە بەروی ماڵەکان گەورە بوون ێسا هەمومان لە یەک ژینگە یاژین بەڵام پێکەوە ناژین ئەگەر بۆمان باس بکەی ئەو سوودە ئەرێنیانەیە ئەگەر لە ماڵێکە 5 کەس سەرخێزان هەبن بەڵام لە دەوری یەک سفرەی قەرەباڵە بەلانی کەمەوە ژەمێکیان پێکەوە ناکۆن ئەمە دیسانەوە چی بە کۆمەلگا و بە خێزانەکە ئەبەخشێتەوە هۆکار هەیە ڕەنگە ئەوەش کە ئێمە پێکەوە کۆنابینەوە ڕەنگە هەندێکی بە ئەنقەز نەبێ هەندێکی با بڵێن لە خراپیمانە نەبێ هۆکاری پێداویستی ئێستا پێداویستی و پڕکردنەوەی پێداویستیەکان زیاترە لە پڕکردنەوەی پێداویستیەکانی جاران و ئێستا مەسەلەن شوێنەکان دوورکەوتنەوەی شوێنەکان ئەو شوێنی کە تۆ بە تەمای بۆی بڕۆی ئەتێ ئیشێکی لێ بکەی دوورکەوتێتەوە جاران بۆ نمونە ئێمەمانان مەسەلەن مەکتەب و ماڵەوە و مزگەوت هەمووی نزیک بوو لە یەکەوە ئەیسا مەسەلەن مەکتەبی مناڵەکەش یا ڕەوزەی مناڵەکەش جاری وایە بێ بە سیارەبی بێ ماوەی نیو سعات سێ چارەکەت پێچ یا جاری وایە ناتوانانی نیوەڕوان بگەڕێیتەوە ینی ئەوەندە شوێنەکان لێک دوورکەوتونەتەوە بەڵام بەشی ئەوە هەر هەیە کە تۆ بتانی لەگەڵ خێزانە کۆبیتەوە بێ مەسەر مناسباتەکان بە فرسەت بزانی ئەو خاڵە ئەرێنیانی کەوا کە خێزانێک لە دەوری سفرەیە کۆ ببنەوە یەکێ لەو شتانە ئاگابوون لە یەکتری وا کاتۆ ئاگاداربی لە کەسەکەی بەرامبرت ئەوش ئاگادار بێ لە تۆ لە چێ لە حاڵەتێک هەیە ئارێ حاڵەتی ئەرێنی ترەوەیە کە ئەگەر پێشتر ئاماژەشمان پێیا بێ لێرە ئاماژەی پێبن ئەوەیە کە نەکەوتنە ناو دنیای تەنیایی چونکە کەوتنە ناو دنیای تەنیایی حاڵەتێکی خراپ ئەوەی کە لە ئینگلیزیا پێیان لۆنلیس حاڵەتێکی خراپ بە مرۆڤەکە بەخشە ڕەنگە ببێتە هۆکاری هەندێک حاڵەتی دەرونی کە شپرزی دەرونی و گرفتی دەرونی بۆ کەسەکە دروست بکە حاڵەتێکی ترەوەی کە لە کۆبوونەوەی خێزانیە ئەوەیە کە تۆ توانی هەندێ
ئاماژە هەندێک پەیام کاتی بیگەینی بە بەرامبەر ئەو پەیامانە لە ڕێی ئەو کۆبوونەوە خێزانیانە بگا چونکە جاری وایە لە کۆبوونەوەی خێزانیا تۆ توانی چووە کەسەکان کۆبوونەتەوە یەکەیەکە تۆ ناتوانانی ئەم پەیامە بگەینی واگەر یەکەیەکە بیگەینی ڕەنگە کاتێکی زۆری بێ بەڵام کاتێککە کۆبنەوە یەکجار قسەیەکە یا گفتوگویەکە یا ڕەوشتێک ڕەفتارێک ئەنوێنی چکە جاری وایە بچووکەکان چاو لە گەورەکانەکەن لە کاتی کۆبوونەوە خێزانیەکانە لەو کاتە تۆ یعنی ئەتوانی بە هەندێ ئاکار و بە هەندێ ڕەوشتی کردداری هەندێک پەیام بگەینی بۆ بچووکەکانەوە بۆ گەورەکانیش هەندێک جار تۆ هەندێک پەیام بگەینی کە سوودی لێوەرگرن. مامۆستا ئێمە چۆن بتوانین سنووری کۆبوونەوە خێزانەکان دیاری بکەینەیە کۆبوونەوە خێزانەکان هەروانن کە لەناو ئەندامانی یەک خێزانە یەک ماڵە کۆبنەوە یاخود خێزانە گەورەکە بە ئامەگرێتەوە ماڵی باپیر و مامەکان و خاڵ و پورەکان ئەمانە چۆن سنوورەکانی ئەم زای هەروە چۆن کاتی کۆبوونەوەکان ڕێک بخەیم لە شێوازێکی تەندروست هەموو شتێک با بڵین خاڵی ئیجابی و سلبی خۆی هەیە یعنی ئێمە کە باز لە کۆبوونەوەی خێزانی ئەەکەین لە ڕووی کۆمەڵایەتی و کۆمەڵاسیەوە هەموو شتێک ئەگە سێری بکەی خاڵی سلبیاتی و خاڵی ئیجابی هەیە ئەبێ ئاگامان لەوە بێ لە کۆبوونەوەی خێزانیان نەکەوینە خاڵە سلبیەکانی ئەو کۆبوونەوە خێزانیەوە کە عاجزبوونە لە یەکتری کە جاری وایە تۆ کۆبوونەوەیکی گەورەی قەرەباڵخی دروست ئەەکەی ڕەنگە ئەمە ئاسەواری چکە ئەم طبیعەت و نەفسیەتانە هەمووی بەیەکەوە ناگونجێەوە هەمووی هەرێکی و ئارەزوو ئاوات و خۆزگە و حەزێکی هەیە کە ئەمانە ڕەنگە هەمووی بەیەکەوە نەتوانی کۆکەیتەوە لەبەرەوە ئاگات لێبێ ئەبێ ڕاستە ئێماڵین کۆبوونەوەی خێزانی زۆر گرنگە زۆر شتێکی باشە بەڵام ئاگات لە خاڵە سلبیەکەشی بێ کە ڕەنگە زۆر کۆبوونەوە ڕەنگە عاجزبوونی لێ بکەوێتەوە کە بینی ومانە زۆر جار ڕەنگە شتی ناخۆشی لێ بکەوێت لەبەرەوێت تۆ بزانی سنووری ئەو کۆبوونەوە خێزانێت لەکوایەوە لە ناو کۆبوونەوە خێزانەکە کە تا چۆن هەڵس و کەوت و مامەڵە ئەەکەیت چکە جاری وا هەیە لە ناو کۆبوونەوەی خێزانیا شەڕوویاوە ناو کۆبوونەوەی خێزانیا کۆبوونەوەی خێزانی با بڵین ئەگەر بچووکیش بێ گەورەش بوو بێ جاریوای گەورە بووە عاجز بوون لە ئەم لەو ئەو لەو ئەمانە بێ بزانی لە چ سوندێرەکە ئەو کۆبوونەوە خێزانی ئەپارێزی بەڵام لە کۆتایی ئەگەر شەڕەکان لەسەر سفرەکان و لە ناو خێزانەکە بێ هەر باشترە و وەروەها ڕەنگە چارەسەرکردنیشی ئاسانتر بێت تاوەی لە دەرە و دووران دوور و لەسەر کۆڵان و ڕاستە تەوان ئێمە کە بەیەکەوە ئەژین حتمما ئینسان کە بەیەکەوە ژیا لە پێکەوە ژیانە گرفت دروستە بێ ئەگەر من بەتەنیا بژیم لەگەڵ کەسا کێشم بۆ دروست نابێت لەگەڵ کەسا هیچ عاجزبوونێکم بۆ دروست نابێت لەگەڵ گرانیم بۆ دروست نابێت بەڵام کاتێک کە بەیەکەوە ئەژین و ئێمە ئەڵێین کە کۆبوونەوەی خێزانی و پێکەوە ژیان کۆبوونەوەیکی گرنگە حتمما ئەو کاتە دڵزویربوون و ناڕەحەتی و عاجزبوونیش لە یەک ئەبێەوە ڕەفتاری بەرامبەر جاریواییکە ئێمە بە دڵمان نیە زۆر باشە کاک جیاد بۆ پێی کە لە دادگایە توێژەری کۆمەڵایەتی زۆر لە نزیکەوە ئاگاداری ئەو کێشە گرفتە خێزانیانی کە خەریکە گەنە بن بەست کۆبوونەوە خێزانیەکان ئەگەر لی دوور بکەویتەوە یاخود ئەنجام نەدانی کۆبوونەوە خێزانیەکان و دووربوونی ئەندامانی خێزان لە یەکتر چ گرفتێک بۆ ناو خێزانەکان دروستەکە مەوزوعی گرفتی مناڵ دروست ئەبێ کە مناڵ با بڵین کۆمەڵایەتی نابێ بە کۆمەڵگا ئەو حاڵەتی کە پێڵەن سۆشیالیزیشن و ئەوەی کە مناڵە بێ ڕووی کۆمەڵایەتیەوە بتوانێت لەگەڵ خەڵکە هەڵ بکە ئێمە زۆر جارەها ئەچینە هەندێک شوێن سێرەکەن مناڵەکە نازانێت سەلام بکە لەو کەسی کێن نازانێت بە خێراتنی بکە نازانێت ئەمە هەمووی گرفتیەوەیە کە تێکەڵاو نەبوون یەکێ لە ئەگەر بینەوە سەر ئەو حاڵەتە دیسانەوە باسی بکەین یەکێ لە ئەرێنیەکانی پێکەوە بوونی خێزانی و کۆبوونەوەی خێزانی ئەوەیە بۆ مناڵ سوودی هەیە کە ئەو کاتە ئەزانێت کە چۆن لەگەڵ خەڵکا مامەڵە بکە چۆن لە ڕووی کۆمەڵایەتی و هەڵس و کەوت بکە حاڵەتێکی تر ئەوەیە کە جاری وا هەیە ئێمە هەتا و گلەیەمان هەیە ئێستا خۆمان ئەڵێن ئامۆزانان هەسێوانە جاری وایە خاڵۆزا پورزا جاری وای ئەوانەی کە هەندێک خێزان یەکتری ناناسن ئەو یەک نەناسینە بەهۆی ئەو دووریە لە یەکتری کە هاتوچۆ یەکتری نییە و با بڵین هەر کەسی و ژیانێکی تایبەتی بۆ خۆی دابین کردووە ئەو کاتە ڕاستە تۆ گەورەی کەسێکی گەورەی کەسەکانی خزمتە ناسی بەڵام ئەو کاتە مناڵەکانت یەکتری ناناسن و تۆش مناڵەکانی کەسەکانی بەرامبەرت ناناسی لەبەرەوە بۆ مناڵ کۆمەڵایەتی بوونە بۆ مناڵ یەک ناسینی خزمەکانێتی کە سوکارەکەیەتی و حاڵەتێکی تر بۆ مناڵ ئەو کاتە
باش و خراپ لە یەک جیا ئەکاتەوە ئێمە جاری وایە ئەڵێن بانەچین بۆ ماڵی فلان بەخوا هەندێک ڕفتاریان هەیە بە کەڵکی مناڵەکەم نایە خۆ خۆی شتێکی ئیجابی نییە مناڵە بێ هەموو ڕفتارێک بزانێ ئەبێ بزانێ ئەمە ڕفتارە خراپە هەیە ئەم ڕفتارە باشەش هەیە ئەم کەسە مامەڵەی بەم شێوازەیە بە ئەم کەسە مامەڵەی بەم شێوازێ ئەبێ مامەڵە خراپەکانیش ببینێ و گوێی لێبێ و هەستی پێ بکە بۆ ئەوی لە ژیانی خۆیان کە گەورە بوو بزانێ کامە خراپە کامە باش مامۆستاجیاد ئەمە بەومانایانی هەر کەسێک لە نێو خێزانەوە یا خێزانەکە بچوو بخوانە خواستە ڕەنگە سەرکەوتوتر نەبێ بەڵام خاتوسەنا باسی لەوە کرد کە بە پێی پیشەکە تۆ ڕەنگە ڕۆژانە کۆمەڵێک کەیز ببین ئەتوانین بڵین ئەو خێزانانەی زۆرتر پێکەوەن یاخود لە دەوری سفرێکی قەرەباڵغ پێکەوە دانیشتون گرفتیان کەمترە یاخود ئەو کەیسانەیەنە لای بەڕێستان زیاتر لەو خێزانانەوەن یاخود لەو شوێنانەوەن کە پەرتەوازەترن کەمتر لە دەوریە کۆبوونەوە ئەتوانین بڵین ئەو خێزانانن کە بەتەنهاوە خۆیانەژین نەک خێزانی بچووک بچووک ناچوان دەجارێ خێزانێکی بچووکەکانی خێزانەکە بۆ خۆیان بەڵام خێزان ئەم خێزانە بچووکە تێکەڵاون بە کۆمەڵگاوان بەڵام حاڵەتێکی ترمانی ئەو تاکە جاری وا خێزانەکە گەورەیە بەڵام مرۆڤەکان خۆیان هەرێکی بۆ خۆی ئەژی ئەمە کاتێکاریەکی و بۆ خۆی ئەژی ئەمانە گرفتی خێزانیان لە داگیەکانە زیاترە چونکە بە حکمەوەی کە ئەم گرفتە خێزانیەک ئەم کەسە کە خۆی بەتەنیا ئەژی هیچ کەسێک لە بەرامبەرە چونکە ئەو خۆی بەتەنیا ژیاوە هیچ کەسێک لە بەرامبەرە نییە بێت هاوکاری بکە ئەو کاتە جاری وایە خۆت تواناکانی خۆت مەحدودن و ژیری و سەلیقەی خۆت سنووردارە بۆی بتوانی گرفتەکانت چارەسەر بکەیت و کاتێکیش کە تۆ تێکەڵاو نەبووی و خەڵک هیچ کەسێک نایە بەدەم گرفتەکانتەوە بۆ ئەوەی گرفتەکان بۆ چارەسەرکە جاری وایە ئێمە بینین هەندێ پرسە هەیە ها سێرەکەن چەند چۆڵە هەندێ پرسە هەیە سێرەکەن چەند قەرباڵخە ئەوە هەمووی بەهۆی تێکەڵاوبوونی زۆری ئەو ئەندامانی ئەو خێزانە هەیە لە کۆمەڵگا و بە خێزانەکان خۆیانەوە هەر بۆیە لە کاتی گرفتەکانە تۆ ناتوانانی خۆت گرفتەکانت چاسەرکەی و کاتە گرفتەکان گەورە ئەبێ یەکێ لەو گرفتانە کە گەورە بێ گرفتی خێزانیە گرفتی ژن و مێردایەتیە کە گەورە بێ و ئەم کەسانە خۆیان نەیانتوانێت بە سەلیقەی خۆیان هەرچەندە لەو لاشەواڵن جاری وایە کەسەکان کە تەداخل ئەکەن ئەو کەسانی کە تەداخل ئەکەن و یان ئەیانەی کێشەکەت بۆ چارەسەکەن کێشەکەت بۆ گەورەترەکەن بەڵام ئێمە قسە لەسەرەوەمان نییە کە کەسانێک بە ناشارەزایی مامەڵە لەگەڵ حاڵدەگەن قسەوان ساوانەیە کە کەسانێک تۆ بدۆزیتەوە مامەڵیان لەگەڵاپی کە بە شارەزایی گرفتەکان بۆ چارەسەر بکەن مامۆستاجیاد لە ئێستا شارەزایان ئاماژە بەوەکەن بەهۆی پێدابوونی ئامێرە تەکنەلۆژیەکانەوانە دیاردەی تەنیایی قەرەباڵغ دروست بۆ جاری وایە هەر هەمومان لەناو خێزانێکی قەرەباڵغا کۆبوونەتەوە نانمان خواردووە و دوای قەرارە کۆ ببینەوانێ و دەست بکەین بە قسەکردن بەڵام هەمومان بەتەنیا خەریکی شەشەی مۆبایلەکەمانین لە کاتێکا مەجلیسەکەش زۆر قەرەباڵغە ئەم ئامێرە تەکنەلۆژیانە ئێمە چۆن ئیسفادەی لێ بکەین لە برێوەی کە بێتە هۆی دروستبوونی تەنیایی بێتە هۆی دروستبوونی پەیوەندی خێزانەکانمان مۆبایل و تەکنۆلۆژیا پێداویستێکی ضروری مرۆڤایەتیە یعنی ئێستا بێنە بە چاوی خۆت مۆبایل نەبێنی ڕەنگە زۆر بەمان بڵێن وەڵا خۆ شتێکی باشە بەڵام ئەوە لەم ئیستا لەم لەحزەیە ئاڵێن وەڵا شتێکی باشە و خۆزگای نەمایە بەڵام کاتێک کە نەمێنەیە گرفتی گەورە دروستە بێ ئەوە نیە هەر بۆ ئاسانیە بێ ئێمە ئەبێ هەر شتە و لە جێی خۆیان دابنین چونکە بوونی مۆبایل و تەکنۆلۆژیا سوودێکی زۆر یەکجاری بە مرۆڤایەتی گەیاندووە ڕاستە لەم لاوە هەندێک خاڵی سلبی و ئیجابی هەیە بەڵام سوودی گەورەی بە مرۆڤایەتی گەیاندووە هەر ئەم بەرنامەی ئێمە ڕەنگە دوجار کەسێکی سا ئاگای لێ نەبێ دوجار بە مۆبایل لەبێ سەیری بکە وەنیە لەبەرەوە ئێمە نابێ بترسین لە تەکنۆلۆژیا و نابێ بترسین لە مۆبایل بەڵام ئەبێ بزانین چۆن ئەم حاڵەتە بەکارێنین ئەوەشی کە ئێمە زۆر گرفتی مۆبایلین و زۆر مۆبایلمان بەدەستەوەیە ئەوەیە کە بەهۆی ئەوەیە کە ئەگەر با بڵێن نەڵێن ئەمە عوزر بۆ هەندێک شتێنێتەوە بەهۆی ئەوەیە کە ئێمە مۆبایلەکانمان زۆر شتی تیا کۆبووتەوە زۆر شت لەناو مۆبایلەکانمان کۆبووتەوە پەیوەندی و عیلاقات و ئەخبار و هەواڵ و ژەمی خواردن و نەزانم چی و ئەمانە هەمووی لەناو ئەم شاشە بچووکە کۆبووتەوە و بە ئاسانترین شێوە ئێمە بەدەستمانەگا بۆیە پەنا ئەبین بۆ ئەوە چکە جاروایە تۆ هەتا ئێستا جاری وایە ئەبتێ پرسیارێکی فەلسەفی بکەیت پێویست ناکات تەلەفۆنی هەڵگری بیکەی بۆ مامۆسایەکی فەلسەفە بۆ نمونە مامۆستا ئەو بابەتە چییە هەر لە گوگڵا بڵێ شتێک بنووسە تۆزە ئینگلیزی بزانی یا تۆزێک عەرەبی بزانی کوردیش بزانی هەر شتێکت هەر بۆیەت
لەبەرەوە هەموو شتێک چوەتە ناو ئەم مۆبایلەوە و هەر خواردن دروستکردن یعنی تۆ پێویست ناکات تەلەفۆنکەی بۆ خەسوود بۆ یا بۆ دایکت بڵێ ئەوە چۆن لە یوتیوبەکە لێ بە کە من خۆم جارێکیان وام کرد لە یوتیوبە ویستم بامێ لێم بەڵام جوان دەرنەچوو المهم بۆ جاری دووەم المهم قەزدم ئەوەیە مۆبایل ترسناک نییە بەڵام ئەوێ بزانین چۆن ڕێکی خەین کاتێک کە ئەچین بۆ ماڵەکان کە ڕەنگە من خۆم لەوە چێوانەکەم کاچین بۆ ماڵەکان ئەکرێ مۆبایلمان بخینە کەنار و ئەکرێ ساحب ماڵ مۆبایل بخاتە کەنار ئەگەر کەسێک جەڵەسی بۆ لە ناسکە جاروایە تۆ دێ مۆبایلەکە بخیتە کەنار سێرەکەی دک جەڵەسی بۆ لێیە اینجا لەبەرەوەی ئیتیساڵاتمان بە مۆبایلە زیاتر لەبەرەوە زۆرمان پێداویستی پێی هەیە بەڵام ئەکرێ بەرنمەیەکی بۆ داڕێژین و لە جاری وا هەیە هەندێک خەڵکەیە هەندێک ماڵ هەیە کە چی سەبەتەیەکی داناوە لە کاکە مۆبایلەکانتان بخەنە ناو ئەو سەبەتەیە ئەم ڕەفتارانە با بڵێن ئەم ڕێگاگرتنەبەرانە ڕەنگە وا بکات تۆ بتوانانی خێزانی زیاتر کۆبیبیتەوە ماوەستا جیادیانێک کۆبوونەوەکان ڕەنگە بە پێی کۆمەڵگاکان و کۆمەڵگەیەک فەرق بکات بەڵام بە گشتین باسی کۆمەڵگەی کوردیەکەین ئێمە وەرزەکانمان گۆڕانکاری بەسەردادێ بە پێی وەرزەکان کۆبوونەوە خێزانیەکان لە ئاستی تاکەوە لە خێزانی گەورەوە هەتا ئێستا بەهاران مەسەلەن بە هۆزی گەورەش کۆبنەوە لە کۆتاییدا ڕێگایەکی یەکێکە لە ڕێگاکانی ئاسایشی کۆمەڵایەتی و کۆمەلگایەکی تەندروست کۆبوونەوە خێزانەکان زین و کردنەوەیان گرنگی پێدانیان لە پێکەوە نزیک بوونەوە ئەگەر بینەوە سەرباسی ئەوەی کە خێزان چی بە کۆمەلگا پێشکەشەکە خێزان پایەیەکی سەرەکیە بۆ سەقامگیرکردنی کۆمەڵایەتی چونکە بە نەبوونی خێزان ئیتر پەرتەوازەیی دروستە بێ چونکە هەر سەیری ئەوە بکە کە خێزان هەبوو ماڵ هەیە وایە کە خێزان هەبوو خانوو هەیە ئەم خانوانە هەمووی لە ڕێکی یەک ئاوا ڕیز کراوە تۆ سێری کۆڵانێک بکە لەم کۆڵانە کۆمەڵێ ماڵی تایە خۆمە هەرەوە نییە کۆمەڵی ئەندام لەوێ ئاژین ئەمەیە ڕێخستنی گەڕک کۆڵان و گەڕک و شێوازی ژیانی شاری لێ ئەکەوێتەوە ئەی تۆ بێنە بەرچاوی خۆت کەسەکان بە تەنیا بژین و خێزان دروست نەبێ یەکێ لەوێ یەکێ لێرە یەکێ لە شوقەیەکە یەکێ لە خانوویەکایە کەس نازانێ ئەمە چیە کەس نازانێ ئەوە کوڕی چیە ئەمە مناڵی چیە بەڵام ئێستا ئێمە لەناو گەڕێکێکە ئەزانین بۆ نمونە ئەم مناڵە ئەم سێ مناڵە مناڵی فلان کەس و فلان کەسن ئەم ژن و مێردە ئەمە خوشک و برای فلان کەسن ئەم زانینە خۆی بۆ خۆی سەقامگیری کۆمەڵایەتی و ئەمن و ئاسایش دروستەکە ئەو کاتە ئاسایشی ئەو منتیقەیە ئاسایشی ئەو دەوروبەرە دڵ ئەمینە لەوەی کە ئەمە کێ لەوێ ئاژی بەڵێ ئەمە خێزانێکە لە چوار ئەندام پێکهاتون لە ژیاون ئەگەر یەکێک لێرا بژی یەکێک لێرا بژی و کەس نەزانێ ئەمە خێزان یا خێزانین ئەو کاتە ئاسایشیش ناتوانێت بە ئاسانی کۆنتترۆلی بابەتەکان بکە لەبەرەوە پایەکی هەرە گرنگی سەقامگیری ئاسایشی کۆمەڵایەتیە و گرفتی کەمتری تیا دروستە بێت چکە جاری وایە خێزانەکان هەندێک گرفت دروستە بێ خۆیان چارەسەریەکەن خۆیان لە بینی خۆیان ینی دوو خێزان جاری وایە کە کێشەیەکیان لە ناو ماڵا ئەبێ ینی سەتۆ سێری بچۆرە بنکەکانی پۆلیس و بچۆرە دادگاکان ئەو گرفتانی کە لە بینی دراوسەکانە هەیە ناڵێم نییە بەڵام ئەو گرفتانی لە بینی دراوسەکانە هەیە کەمترە لەو گرفتانی کە لە بینی خەڵکی غەریبا هەیە چگەمانە خێزانن پێکەوە لە یەک شوێنە ئاژین و گرفتەکانیان لە بینی خۆیانە تاڕادەیەک بەشێکیان ناڵم هەمویان بەشێکیان چارەسەری ئەەکەن و نایڵن بگاتە ئەوەی کە شتی خراپی لێ بکەوێتەوە لەبەرەوە یەکێ لەو خاڵانەی کە کۆبنەوەی خێزانی و خێزان لە دەوروبەرێک واکە کە لە ڕووی ئاسایشی کۆمەڵایەتیەوە بۆ کۆمەلگا بۆ حکوومەتە بۆ دەسەڵاتە زۆر گرنگە بۆیە ئەبێ دەسەڵات و حکوومەتی ئەو شوێنە بزانێت چۆن پارێزگاری لەم موسسەیەەکە ها چۆن پارێزگاری لە دەستگای با بڵین دادگاکە پارێزگاری لە دەستگایەکی با بڵین تاپۆ دائیرەیەکی نەزانم قوتابخانەیەک ئەبێ لەوەش زیاتر پارێزگاری لە موسسەی خێزان بکات چکە موسسەی خێزان با بڵین بەردەوامی ئەیە بۆ حکوومەت و دەسەڵاتە کە هەل لە ناخۆی حکوومەتێکی بچووکە هەل لە ناخۆی حکوومەتێکی بچووکەوە بۆ ئەو کار ئاسانترە بێ بۆ حکوومەتەکە ئیش ئاسانترە کات چووکە هەندێ با بڵین وەکووتم هەندێ وەزائیفی تر لە کۆڵ حکوومەتەکاتەوە وەزایفی ئابووری و پەروەردەیی و ئەمن و ئاسایش ئەمانە لە ئەوکو ئاماژەمان پێ لە هەندێک خاڵە لە کۆڵ حکوومەتی شیەکاتەوە زۆر باشەکەواتە مامۆستا لە کۆتاییە ئێمە چۆن پارێزگاری بکەین لە کللتوری کۆبوونەوەی خێزانەکان چ لە ڕێگەی
داوەت و کۆبوونەوە لەسەر سفرەخواانە بەیان سەردانیکردنی شەوان بەیان لێ پرسیینەوە بێ لە کاتی خۆشی و ناخۆشیە. ئێمە لە کۆمەڵگەی کوردەواری و لە کۆمەڵگەی ئیسلامی با بڵێن هەردووکیان کۆمەڵێشتمان هەیە وامان لێەکە کە با بڵێن ئیستیغلالی بکەین بۆ خێزان بۆ کۆبوونەوەی خێزانی مناسەباتەکانمان ئەوەی تر یەک لە دوای یەک زۆرن هەم مناسەباتە کولتوریە کوردیەکانمان زۆرن هەم مناسەباتە ئیسلامیەکانمان زۆرن و مناسەباتە دینیەکانمان ئێمە سەری ساڵمان لە پێشە ینی بۆنەیەکی زۆر باشە سەری ساڵ ینی خوێندنەوەمان بۆ سەری ساڵ خوێندنەوەیەکی نەرێنی نەبێ خوێندنەوەمان بۆ سەری ساڵ خوێندنەوەیەک بێ کە فرصتێکە ئێمە ئەتوانین ئیستیغلالی بکەین ئەڵێ الحکمة ضالة المؤمن وانیە أن وجدها فهو أحق بها تۆ لە سەری ساڵا بۆ نمونە ئەتوانی ئیستیغلالی بکەی بۆ کۆبوونەوەیەکی خێزانی و عیلاقاتێکی پتەوتە دروستکەی و پەیامێکی جوان بگەێنی لەو کۆبوونەوە خێزانە کە بەهۆی سەری ساڵەوە دروست کردووە. ئێمە دیسانەوە کۆبوونەوەی نەورۆزمان هەیە کە یەتە پێشەوە لەم ماوەیە ئەتوانی لەوە ئیستیغلالی بکەی. چ جای ئەوەی کە ئێمە خۆمان جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانمان هەیە و چ جای ئەوەی کە ئێمە پێنج فەرزەی نوێژمان هەیە جاری وایە تۆ لە پێنج فەرزەی نوێژاگە نتوانانی هەر پێنجی بە جەماعەت بکەی هیچ نەبێت دوانیان ئەتوانی بە جەماعەت بکەی ئەم کۆبوونەوە جەماعی ئەم نوێژی جەماعەتە ئەمە خۆی کۆبوونەوەی خێزانیە بەڕیز وەستاوی لە تەنیشتا بەیەکەوە وەستاون ئەمە هەمووی کۆبوونەوەیەکە کە ئەتوانی ئیستیغلالی بکەیت. کۆبوونەوەی نان خواردن و سەرسفرەمان نیوەڕوان ناتوانین ئێوارە بیکەین ئێوارە ناتوانین هیچ نەبێت مەسەن بەیانیان کە ئەمە گرفتێکی گەورەیە شاییە تازیەکانە ئەمانە هەمووی مەسەن مناڵ لەگەڵ خۆتا بەری بۆ هەندێک شوێن بۆ هەندێک مناسەبات بۆی بتوانێت کە کۆمەڵایەتی بێت و لەگەڵ کۆمەلگات تێکەڵ بێ لەسەرەوە هەموو ئەمانەش من بیرم دێ ئێمە لە چەند بەرنامەیەکی تریشا باسم کردووە ئێمە مامۆستا عومەر ڕێشایی باوکمان کۆبوونەوەی خێزانیمان هەبوو ناوی نابوو مؤتەمەر البەیت ئەم مؤتەمەر البەیتە ڕۆژانی شەوانی جومعان هەمان بوو لە شەوی جومعانە کە جومعە لەسەر با بڵێن پێنج شەمە لەسەر جومعە ئاوا لە شەوی جومعانە هەر بە ناوی مؤتەمەر البەیت ناوی نابوو کۆبوونەوەی خێزانی ئەم کۆبوونەوەی خێزانی جاوە و ساڵانێکی کرد کە ئێستا خەڵک لەسەر ئەم کۆبوونەوەی خێزانیانە دەورە ئەڵێتەوە و پارەی لەسەر بەرەگرێ بەڵام ئەو کاتە بە ئێمەی ئەکرد و کۆبوونەوەی خێزانی و هەوڵیا لە ناو خێزانەکانی تریشە هەبێ و من بەش بە حاڵی خۆم سوودێکی زۆرم لێبینەوە چونکە ئیسا هەندێک شت هەیە لە زاکیرەمە هەیە هی ئەو کۆبوونەوە خێزانیان لەبەرەوە توانی کاتەکان ئیستیغلالکەی ئەگەر نتوانی هەموو جومعەیەکیش بێت جومعە ناجومعەیەک کۆبوونەوە بینی و ئەو مناسەبەتانی کە باسمان کرد بەکاری بێنی بۆ ئەوەی ڕووی کۆمەڵایەتی و مناڵەکانت تێکەڵ بە کۆمەڵگا بن. ڕۆحی جەنابی مامۆستای باوکی شاد بێ زۆر سپاس گۆڕی پڕمر بێ ئینشاءالله مامۆستا جواد ئێمە زۆر سپاس دەکەین زۆر عازێتین یخوا بەخێر بێ خوا دەست خۆش بێ مامۆستا جوادیان ئەمەش هەر کۆبوونەوە یار بەڵێ ئێمە سوودێکی باروەرگین ئینشاءالله ئەمەش سوودمان بۆ تۆ هەبێ زۆر سپاس مەبەڕێز جیهاد عومەر توێژەری کۆمەڵایەتی ئەم تەورە لەگەڵمانە بوو. بەڵێ ئایزان پێما بێ هاوکارانم لە هەولێر دیتێکیان بۆ ئامادەکردوین لە کاتی دابشکردنی موچەی ماگانەی بێ باوکان لەوێ پێکەوە بینەری دیمەنەکان دەبێت. بەڵام ئیسلامی دیتەوە یاخود ناشگەر بەدابیریتەوە هیچ بەردەوام کە خۆشە بە خۆدا چنۆ بکەین و ئەوەی کاکتۆری لێرە باسی کرد کە بەڕاستی بابەتیان پێمە تەماشا دەکەین بەڕاستی زۆربەی زۆری نەخۆشخانەکان دەبینین. من دەمێ باسی بەشی بێباوکان بکەم لە شاری هەولێر کە دیارە ئێمە مانگانە لە کۆتا ڕۆژەکانی مانگدا هەڵدەستین بە دابشکردنی موچە دیارە ئەو موچەیە ئەو بڕپارەیە کە دێ بۆ سندوقی بەشی بێباوکان و لە ڕاستەوخۆش لەلایەن خێرخوازانەوە دیارە مانگانە ئەو کەسانی کە کەفالەتی منداڵی بێباوچیان کردووە دیارە برێن کەفالەتەکان دەگەێنن بە دەستگای خێرخوازی بەخشین کە ئێمە ئەمڕۆکە لە 28 دوازدە لە مانجی 12 کۆتا موچەی ئەم ساڵ لە ساڵی 2022 دابش دەکەین کە 327 منداڵە لە مانگەدا کۆی گشتی هەر چواردە شارەکە ئێمە زیاتر لە 1065 منداڵ موچە وەردەگرێت کە بە بڕی 126 میلیۆن دینار ئەگەر ئەو ساڵ ئێمە لێک بدەمەوە کە یەک ساڵ کە زیاتر لە 1000 منداڵی وەردەگری ملیارێک و 400 میلیۆن زیاتر لەم ساڵەدا لەلایەن خێرخوازان و سندوقی بەشی بێباوکان دراوە بەم خانەوادەی بێباوکان کە ئێستا ئێوە لەم هۆڵەدا دەیبینن. من لێرەمەوە بەڕاستی پێم خۆشە زۆر سوپاسی ئەو خێرخوازانە بکەم کە لە ساڵانی ڕابردوو لەو مانگەکانی ڕابردوو تاکو ئەم مانگەش بەردەوامیش بووینە لە کەفالەتکردنی منداڵی بێباوک کە ئێمە سوپاس بەخوای گەورە ئێستاش بە سەدان فۆرمان ئامادەیە
چاوەڕوانی هیمەتی خێرخوازانین ئەگەر خێرخوازان زیاتر کەفالەتی منداڵی بێبا بکەن ئێمە دەتوانین فۆرمەکانی کە دامان ناوبڕاستی زیاتر بیانێ پێش ئەمڕۆکە کە زیاتر لە 1000 منداڵیە ئینشاءڵڵا لە ساڵی دادێ هیمەتی خێرخوازانە گەوا بکە بیکەین بە 2000 منداڵ لە یەک مانگدا ئینشاءڵڵا مچەوە بگرێت ئەوە پلانی ساڵی داهاتوومانە. دەستگای خێرخوازی بەخشین کە زۆر کۆمەچی مەیان کردی و یارمەتی منداڵانی بێباوکیان داوە و داوا لە خێرخوازان دەکەین لە بۆ ئەوساڵی ئایندەش کۆمەچی و یارمەتی زیاتر لە بۆ دەستگای خێرخوازی بەخشین بینین. من ساڵێکە لێرکوانە مەحاشی خۆمم هەیە ئەلحەمدولیلا باری سەرشانم سووکتر بووە و داوا دەکەن کە خێرخوازی خواپێدا و زیاتر کۆمەچی منداڵانی بێباوک بکەن. من نزیکەی 5 ساڵ زیاتر لە دەستگای بەخشین لێرکوانە معاشی وەردەگرین ڕاتبی ماگانەیە زۆر دەستگایەکی ئەمین و ڕاستگۆیە ئەو بڕەپارەیە کە پێشمان دەبەخشیتن باری قورسی ژیانی ئێمەی سو کردێ بەڕاستی. من شایەدیان بۆ دەدەم لە دنیا و لە قیامەت خێرخوازان پارەی خۆتان بدەنە بەخشین بە ئەمینی دەیدەنە دایکی هەتی و کرێتیەکان فەقیرەکان دەستگای بەخشین لەگەر فەقیردایە. هەمووی راپۆرتی نوێی لەگەرە يلا تنزلين يلا فينا گروپی شاخەوانی یاخود شاخڕەوی خانمان لە شاری سلێمانی بریتە لە گروپێکەوە تەواوی گروپەکە خانبن و سەرپەرشتیارێکی خانم مانگانە وەروایان هەفتانە ڕۆژێک دەچن بۆ شاخڕەوی هاوکارمان خاتو سەنا ئەویش ڕۆژێک هەر شاخڕەوی تەواو کرد لە بەیانیەوە هەتا کۆتایی گەشتەکەیان لەگەڵیا بوو مافسا شوانەوەی کەجگەی سێرنجە لەم گروپی ئەندامانی ئەم گروپە زۆربەی زۆریان یا لە ڕێگەی پزیشکەوە هاتن بۆ ئەم گروپە یا خۆیان نەخۆشیێکیان هەبووە و زانیویانە بە مۆردچە گۆڕانکاری لە تەندروستیان دروست هەبێت و بەشداریان کردو ئەوەشی کە دێ زۆربەی کات یا ئەندامێکی خێزانی یا ڕفیقێکی یا کەسێکی نزیکی ئەهێنێ لەگەڵ خۆیان وردە ئەم گروپە بەرەو گەورەبوون ڕۆشتووە بابەتێکمان ئامادە کردووە هیوادارین بەدڵتان بابزانی گەشتەکەی خاتوسەنا لەگەڵ گروپی شاخڕەوی خانمانی سلێمانی چۆن بوو پێکەوە لەگەڵ ئێوە بینەری دەبین فەرموو. قل هو الله أحد معوذتين بخوێنە سێ جار ئێواران و بەیانیان بەستە و لە هەموو شتێک دەپارێزیت ذكري بيانيان أصبحنا وأصبح الملك لله والحمد لله لا إله إلا الله وحده لا شريك له ئێمە گروپێکین گروپی پیادەڕەوی خانمان شاغڕەوی خانمان ئەمڕۆ چالاکیمان هەیە ئەویش پیادەڕەویە خۆمان لە ڕۆژانی شەمە گەشتی پیادەڕەوی ئەنجامەدەین بەڵام بۆ ئەم هەفتەیەمان وا بە گونجاومان زانی کە لە ڕۆژی سێشەمە ئەنجامی بدەین لە بەرەوەی پشووە بەشدار بۆکانمان بەشێکی زۆرینیان داوامیان هەیە داوایان کردو کە ئەمڕۆ چالاکیکی تایبەتیان بۆ ڕێک بخەین ئەویش چالاکیەکەمان گروپی پیادەڕەویە لەوێش کۆمەڵێک تەمارینی ئایرۆبیک ئەەکەین و
تۆپ و ئەوانەمان پێ کۆمەڵە گیاریبا لەو ئەوە ئەنجام ئەدەین و لە کۆتایی شادا ئەنیشین کۆمەڵە قسەی خۆش و نان خواردنێک و پشتێکی تیا لە کۆتایەکە. هەندێک لە ئێمە هەموو ئەندامەکانمان ناتوانن شاخەوانی بکەن. ئێمە گروپەکەمان شاغڕەوی و پیادەڕەویە لەبەر ئەوەی کۆمەڵێک خەڵکی نەخۆشمان لەگەڵایە هەیەە فەقەراتی هەیە هیان سەڵفانی هەیە هیانە کێشێکی زیادی هەیە و ناتوانێت شاخەوانی بکە بەڵام لە ناو گروپەکەیە دەنەفرێکمان جیا کردوتەوە کە ئەتوانن شاخەوانی بکەن. ئەوانە بەدر لە گەشتی ڕۆژانی شەممە هەر ڕۆژێکیکان پێ خۆش بێت لەگەڵ گروپە شاخەوانەکان شاخەوانی ئەنجامەی. ئێمە گروپەکەمان گەورەیە بەڕاستی نزیکی 600 نەفرێکی تایە لە هەموو خانمێکمان لەگەڵای هەیە مۆزەفە هەیە مامۆستا هەیە خانمی ماڵەوەیە و لە هەموو نەوع نەخۆشیکیشمان لەگەڵایە بە تایبەت ئەوانەی کە نەخۆشی خستەخانەی هیوان مەجموعەیەکمان هەیە ماشەڵڵا ئیسفادێکی زۆر باشیان کردووە هیوا هەیە ڕەبووی هەیە پەڕاندوێتی لە ماوەی ساڵێکا کە بەشداری کردو لەگەڵ ئێمە بەڕاستی هەموو تەمەنێکی شوەر ئەگرین ئێمە هەموو نەخۆشێکی شوەر ئەگرین لەبەرەوەی من خۆم هۆڵم هەیە ئەوانەشی کە نەتوانن گەشتی پیادەڕەوی ئەنجام بدەن ئەتوانن فترێک لە لای من لە هۆڵەکە ڕاهێنانی ئیلاستەبیعی وەربگرن تەمرینە سروشتیەکان تا تۆزێک عەزڵەکانیان ئەکەوێتەوە جوڵە و دواتر بەشداریان پێکەم لە گەشتی پیادەڕەویەکانە. وەرزشکردن کە وتراوە چارەسەری تەواوی نەخۆشیەکان ئەکات بەڕاستی ئەوانەشی کە لەگەڵ ئێمە هاتوون هەموو نەخۆشیەکانمان لەگەڵ بووە و چارەسەری زۆر باشیشیان وەرگرتووە بە تایبەت لە ڕووی دەرونیەوە کە ئابە و بێتاقەتی و قەلەقی زۆر ئیسفادەیان لێ کردووە. خۆی دائیمەن کە ئەڵێ مشکە ساف بێ ئیتر تەواوی جەستە تەندروستە ئەمە یەکێکە لە هەدەفەکەی ئێمە ئەوەیە کە جەوێکی خۆشیشیان بۆ بڕەخسێنین گروپەکە وای لێ هاتووە بۆتە گروپێکی خوشکانە ئێستا کە هەفتەیەک یەک دوانیان دیار نابێ هەم زۆر لە ناو یەکتریا هەواڵی یەکتریە پرسن هەم خۆشی بێتاقەتە بکە هەفتەیەک نای ئەڵێ وەکووا شتێکم ون کرد بێ بێتاقەتانم یعنی وایان لێ هاتووە بە تامەزرۆوە بەشداری گەشتەکانەکەن. وڵاتی ئێرانم کرد کە ئەمبینی خانمەکانیان بەیانیان زوو گەشتی پیادەڕەوی ئەنجامەدەن لەوەوە بیرۆکەی ئەوم بۆ هات کە خولیا کەوتە مێشکمەوە کە منیش بۆ گروپێکی لەم شێوەیەدا نەمەزرێنم لە سلێمانی لە ساڵی 2007 تا وردە لە هۆڵەکانەوە هانی خانمانم ئەدا ئەوە تەنها لە هۆڵەکانەوە بوو کە یاریزانمان ئەبردە دەرەوە گەشتێکی پیادەڕەویمان پێکردن لە گۆیژە و ئەگەڕاینەوە ناو هۆڵەکە و دواتر بیرۆکەی چەند خاتونێکە بوون زۆر ضرور بوون بەوەی کە کێشدا بگرن من پێم وتن بەیانیانێکی زوویەمە دەرەوە لەگەڵتان و گروپێکم دامەزران لە ساڵی 2011 بۆ 12 ئەوە گروپێکی خاص بوو 12 تەلەبەیەک بوون کە گەشتم پێکردن بەیانیان زوو نوێژی بەیانیمانەکردنە ئەخەوتینەوە ئەڕۆشتین بۆ وەرزشی پیادەڕەوی و لەوێ سەعاتێکیش ئایرۆبیکم پێکردن و ئەگەڕاینەوە بەڕاستی نەتیجەیەکی ئەجگار باشی هەبوو تایە بوو 15 کیلۆ کێشی داگر لە ماوەی 2 مانگە دواتر ئەم لە ساڵی 2007ەوە ئەم گروپەم دامەزران ئەویش بە هاوکاری و پشتیوانی چەند خاتونێکی ئەزیز کە خولیان هەبوو کە ئەو وەرزشە ئەنجام بدەن لە بەیانیانە و ئەم گروپەمان دامەزران هەتا ئێستاەوە بۆ ماوەی 5 ساڵە سپاس بۆ خی گەورە بەردەوامین ئێمە هەموو چین و توێژێکمان لەگەڵایەوە هەموو تەمەنێکیش وەرئەگرین تەنها توانای ڕۆشتنی هەبێ ئێمە بە خۆشحاڵیەوە وەریان ئەگرین هەرج نەخۆشیەکیشی هەبێ و هاوکاریان ئەەکەین ڕاهێنانیان پێەکەین تا ئەگەنە ئەو قیمەیە کە بتوانن وەک ئێمە بڕۆن. بەڕاستی هەموو نەخۆشێکمان لەگەڵایە ئەوە شەکرە زۆرە نەخۆشەکانی شەکرە و زەخت و ئەمانە شتێک بۆ بەعادەتی هەموو زۆربیان هەیەە و کێشەکانی فەقەرات و سۆفان هەیەە و نەخۆشی خستەخانەی هیوامان 5-6 ئەنداممان لەگەڵایە کە ئەوانیش ئیسفادێکی زۆر باشیان کردووە و هەمانە نەخۆشی ڕەبۆی هەبوو ماوەی ساڵێکە بە بەردەوامی لەگەڵمانە بۆ سپاس بۆخوای گەورە ئەو نەخۆشی پەڕاندو و ئێستا ئیلاج بەکار ناهێنێ تایەتی وەڵا لە هەموو تەمەنێکی تایە یعنی ئێستا هەیە بکە دایکەکە خۆی یەت پێی خۆشە کچەکەشی لەگەڵ خۆی بێنێ ئاسوودەترە هەیتر تایەتی لە 7 ساڵ و 8 ساڵەوە لەگەڵمانایە هەتاوەکو 6 ساڵیشمان لەگەڵایە هەردووکیانی تایە بەڵام عادەتەن خانمی ماڵەوە کێشەی نییە هەج ڕۆژێک بێ هەر کاتێک بێ وەگەڕانەوەکەوە دەرچوونەکە کێشەی نییە
ئەوانە باشترن کەمتر یعنی بیانویان هەیە بۆ بەشداریکردن زیاتر خانمەکانی ماڵەوەن بەس سپاس بەخوای گەورە ئێمە یعنی وامان کردووە کارێکی وامان کردووە کە لە گروپەکەیان کە هێنە ناو گروپ ئاستی ڕۆشنبیریان زۆر بەرزە هەمویان زۆر یەکتریان خۆش ئەوێ و پێشیان ئەڵێم مەجالیشیان ئەڵێم وایە من لە مەجای ڕاضەکە زانستێکم پێوێ و ئەیگەێنم بە ئێوە بەڵام ئێوەش ئەتوانن هەریەک لە مەجالەکانی خۆتانە ڕۆژێکدا ئەنەی چارەکی قسەمان بۆ بکەن هەریەکە بە پێی بیرۆکەکانی خۆی لەمە زۆر ئیسفادەمان لە یەکتری کردووە هەریەکە لە مەجای خۆی لە بیرۆکەی خۆی لە زانستەکەی خۆی یەک لێرە بۆ هاوڕێیانی باس ئەکا ئیتوای لێ هاتووە ئەوانەشی کە خانمی ماڵەوەن بەڕاستی زۆر ڕۆشن بیر بوون. من ناوم ڕێزان عەبدوڕەحمانە لە مانگی هەشتەوە پەیوەندیم کردو بەم گروپەوە لە ڕێی دکتۆرەوە ناردمی لەبەرەوەی باری تەندروستیم باش نەبوو کێشیشم زۆر بوو تووشی شەکرە و زەخت ببووم ئیتر ناردمی هاتم بۆ لای مامۆستا ئاوارە بۆ بڵێن سەنتەری شاسپۆرت لەوێ بەرنامەیەکی بۆ دانام کورسی ڕاضە و کورسی خواردنیشی بۆ دانام لەبەرەوەی کە من مناڵێکی نەخۆشم هەیە پێم وتم من توانای ئەوە من نییە کە ڕۆژانە بێ مەقاعە زۆر سوپاسی مامۆستا ئاوارە ئەەکەم ئەو وەها بەرنمەکانی بۆ دانام کە لە ماڵەوە خۆم ڕاضەی خۆم بکەم و ڕۆژانش ئەو ئەگەدارمان ئەبێت بزانانی چی بکەم و چی نەکەم مامۆستا ئاوارە مامۆسایەکی زۆر باشە یعنی هەوڵی ئەوە ئەیات دایمە بەرەو پێشچە ئەو کەسانی کە لەگەڵیان باری تەندروستیان باش بێت وەکو اینجا باری دەرونیشمان ئێمە بەعام چووکە ئافرەتەکانی من خۆمەکو خۆم ئافرەتی ماڵەوەم ئەگەر هەر ئیژی شەکم نەبێت و شتێکی زەڕور نەبێت هەر لە ماڵەوەم یعنی دەرناچمە دەرەوە بەڵام زۆر سوپاسی ئەەکەین کە ئەوانە هەموو ڕۆژی شەمەیەکی بۆ داناوین بەیانیان بە جەوێکی خۆشەوە ئەچین پیادەڕەوی خۆمانەکەین و دوایش گو سەیرانە بچکۆلانەیەکمان بۆ ئەکات و هەر کەسەش و دوای بۆ نیوەڕۆگاتەوە ماڵی خۆی یعنی زۆر سوپاسیەکەین زۆر ماندوو ئەبێ لەگەڵمانە هەر ئەوە نییە بڵێ من ئەو ڕاضەیە بکەن و یا ئەو خواردنانە مەخۆن و ئەو خواردنانە بخۆن کە بۆتان ئیسفادەی هەیە هەوڵمان لەگەڵا ئەیات و ئەم گروپەژ وەکو خوشکمان لێ هاتووە گەر هەر شەمەیەک بێت و نەچین بێتاقەت ئەبین بۆی و شەمانیش کە تەواوە بێت یەکسەر بەپە لە ڕۆژەکان نەبژەینەوە کەی ڕۆژی شەمە بێت و بۆی کە جارێکە بەشدار بینەوە و بچین لەگەڵ یا بۆ شوێنەکان کوێمان بۆ دائەنێ ببوونێ ئەوە یعنی زۆر شوێنی خۆشمان بینیوە زۆر سوپاسی ئەەکەین بەڕاستی هەوڵ و مادووبوونێکی زۆر ئەیاد لەگەڵمانە بۆ ئەوەی کە هەمومان یعنی بەعام نەخۆشین زۆری نەمان نەخۆشین یعنی کە بەشدار ئەبین لەم گروپەیە لەگەڵ مامۆستا ئاوارەیە زۆر سوپاسی خوای گەورە ئەەکەم پاشانیش سوپاسی مامۆستا ئاوارە من کە شەکرە و زەختم زۆر بوو یعنی تەواو وەهای لێ کردبووم توانام نەبوو هیچ لیاقەیەکم نەمابوو یعنی حەزمەکرد لە شوێنێکا دانیشتر هەڵنەسم بەس ئێستا سوپاس بۆ خوای گەورە بە 2 سەعات ئەڕۆین یعنی واها بێتاقەت نابوو تەنانەت بۆ نووسنی شەوانەشمان شەوانە یعنی تر هەستەکە یعنی ماندوو ئەبیت ڕۆژانە خۆشە یعنی سوپاسی مامۆستا ئاوارە ئەەکەین لەبەرەوەی کە یعنی وەکو خۆمان کە یارمەتیمان ئەیاد وەکو بەرنامەشی بۆ داناوێن یعنی لە ماڵی شەوتانانت هەموو شتێکمان گۆڕاوە زۆر هێ من بووینەتەوە لەسەر خۆ بووین و هاوسەریشم زۆر سوپاسی ئەەکەم کە زۆر یارمەتیمەوە مناڵەکانیشم و کچە گەورەکەم بە تایبەتی کە ئەو ئاگای لە کوڕەکەم ئەبێت کاتێککە من ئەسمە دەرەوە ئەو ڕۆژانی شەمان یعنی سوپاس بۆ خوای گەورە و سوپاسی ئەوانیش ئەەکەین کە دایک نەخۆش بوو لە ماڵە یعنی هەموو ئەندامانی ماڵەکە نەخۆشن چونکە ئەو توانای نامێنێت کە کۆنتترۆلی ماڵەکە بکات بەس سوپاسیانەکەین یعنی سوپاسی مامۆستا ئاوارە و سوپاسی هاوسەرەکانیشمان کە بەعام هەمومان مەجموعەیەکی کۆبووینەتەوە یارمەتیمان زۆر ئەیات ساڵێکە بەشداریم کردووە لەم بەرنمەیە هۆکارێکەشم هۆکاری نەخۆشی بوو شکر بۆ خوای گەورە بە پشتیوانی خۆ بە پشتیوانی مامۆستا ئاوارە شکر لەخوا بە زیادبەی ئێستاکە زۆر باشم هەر خۆم بەشداری ئەم بەرنمەیەکەم هاوسەرم زۆر هاوکارمە ڕۆژانە کە دەرەچینە دەرەوە بەیانیانی زوو کەم هێنێت مناڵەکانی کەم لە ماڵەوەن و ئەم کچە بچکۆلەیەش لەگە خۆمایێنم شکر لەخوا بە زیاد بێ هەردووکمان ئیسفادەمان لێ کردووە وەڵا ئەوش ئیسفادەی لێ کردووە بەیانیان کە زوو هەڵەستێ گەشەی خەوتنی ڕێک بۆتەوە خەوتن وشتی و لەخوا بە زیاد بێەوەمان لاتەوە هەموومان بووینەتە خێزانێک لەم گەشتەیە کە دەرەچین وەمان لێ هاتووە ڕۆژ بە ڕۆژ یعنی ئاواتیەوە خوازین زووتر بینە دەرەوە ڕۆژەکانمان زیاتر بێت هیوادارین هەموو ئافرەتێکەوەی کە لە ماڵەوەی دانیشتوون دەرچنە دەرەوە ئەنجامی ئەم گەشتانە بدەن زۆر خۆشە
من منيرة توفيق قورونم لا 2007 بەشداریم ڕێپێوانم کردووەم بە پیادەڕۆیە لە هەموو هەفتەکانە بەڕاستی زۆر ئیسفادەم لێ کردووە. من هەر لە ڕێی دکتۆریشەوە هاتم تووشی فەقەرات بووم سەوەفام بووم زۆر دەمێکیشە لەگەڵیان لەگەڵ مامۆستایە. من کۆنترینم لە 2007 بەشدارم لەگەڵیا لەبەرەوەی کۆنیژە ئێستاکانەوەکو چاودێرێکیش لەگەڵیان زۆر عنی بەڕاستی مامۆستا هاوکارێکی زۆر باشە. مامۆستای تایە سازی جامیعی تایە مۆزەفی دایرەی تایە ئیتر هەموو توێژەکانی تیاهی ماڵەوەی تایە لە بچووکیشەوە تەمەنی بچووکەوە تایە تا تەمەنی گەورە تەمەنی 60مان لەگەڵایە 50مان لەگەڵایە. ئێستا من خۆم حالیەن بەرەو 50 تەمەنم. وەڵا بەڕاستی کە دێتە دەرەوە جەوێکی هادیئە مێشکارامە بێتەوانێ هەر سروشتەکە بە خۆی جوانە. لە هەفتەکەیان ڕۆژێکمان هەیە ڕۆژەکەش شەمەمان هەڵبژاردووە. ڕۆژەکەش کە شەممانە ڕۆین بەیانیان زوو کۆبینەوە لە شوێنێکمان دیاری کردو کۆبینەوە لێ پێ سەعات 4 بەیانی هەموو کۆبینەوە دەرەچینی تر 4 بۆ 4:30 دەرەچین. نوێژەکەمانێنینە دەرەوە لە مزگەوتێ لە ڕێگا نوێژەکەی نوێژی بەیانیەکەی ئەو کاتاکەوینە ڕێ پیادەڕۆی خۆمانەکەی سەعاتێ بۆ 2 سەعات بەڕپێ ڕۆین بە ئیسراحەت دوایەوە ئیسراحەتێگەکەین و شتێک ئەگەن بەرچایە بخۆین و ئیترە گەڕێنەوە بۆ ماڵەوە. من ناوم سۆلافە مامۆستام مامۆستای سەرەتاییم تقریبا 2 ساڵە لەگەڵم گروپەیەم گروپێکی زۆر سەرکەوتووە مامۆستا ئاوەرە سەرۆکی گروپەکەیە چەند چالاکیێکی هەیە لەگەڵمانە هەفتانە لەگەڵ ئەچینە دەرەوە ڕۆژانی شەمان گروپێکی زۆر ینی سەرکەوتووە بە پێی ڕێنماییەکان هەمووی ینی شەکانیە با بڕێوە. گروپەکە ئێمە هەفتانە دائیمەن خواردنی بەیانیان یان میوە ئەهێنین لەگەڵ خۆمان بەڵام ئمڕۆ ڕۆژێک چکە پشوو بوو هەموو لە ماڵەوە بووین مامۆستایەک خۆی حەزی کرد یەکێ لە گروپەکە یەکێ لە هاوڕەکانمان تڵخێنەی هێنابوو نسکیان هێنابوو لەبەرەوە بۆگین ڕۆژانی تر ئێمە زیاتر شتی بەیانیان و میوە زیاتر ئەخۆین. طبعاً سۆزانخان یەکێکە لە هاوڕێکانم کە بە مناڵی هاوڕێ بووین لەم گروپەیەکی تریمان بینیوەتەوە ناسیوەتەوە ئەنی زۆر دەمێ بوو لە یەکدا بڕابووین. ئیتر دوایەوە ڕەفیقی تازەمان پێیا کردووە بەیەکەوە ینی جەوێکی خۆشە بینە سەر هەیە بەڵێ هەیە حەزی لە گۆرانەیە دەنگی خۆشەیە قسەی خۆشمان بۆ کا سۆزانێکێکە لەوانەی کە هەمومانە خاتە پێکەنین لە هەموو کاتێکە یعنی یەکێکە لەوانەی کە هەمومانە خاتە پێکەنین و خەندە و ینی بە قسە خۆشەکانی زیاتر و زەمان ئاياتێ و چالاکیەکانمان زیاترە بێ. وەڵام من تقریبا 2 ساڵە لەگەڵ مامۆستایەم ئیتر بێتاقەت بووم بەڕاستی و خۆشم نەخۆشم سەرڕای ئەوەی کە ئێستا حالیەن دەوامیشم هەیە و لە بواری دەوامین بەس یەک شەممەم نەفەوتانوە ئیتر مەگەر ئەها زۆر شتێکی وا بوو بێنە هات پێتم بەڕاستی ئیسفادەم لێ کردووە. هینا دڵم عملیات کردووە قاچم هەر پلاتینە بەڵام ڕۆشنەکە ئیسیفادەیە زۆر جار ئەگەر نەشتوانم بڕۆم بەس هەریم حەزم لە جەوەکەیە وەکو خێزانێکی بچکۆلەمان لێ هاتۆ ئێمە هەموو خوشکان بەیەکەوە چونکە عنی هۆگری یەکتر بوون ئەگەر هەفتەیەک نێم ئەڵێ بیری شتێکم ئەم هەفتەیە بەڕاستی عنیەها تۆزێک باران و هین بوو تەجیلمان کرد بۆ ڕۆژێکی تر هەر لە مەوعیدەکەی خۆیان هەستا بووم خەبەرم بووبەوە چونکە فێر بووین بەڕاستی تەسیری زۆر هەیە و هەستەکەم باشتریش بووم کە ئەڕۆی زۆر ئیسفادەی هەیە ئەنجاوە ئاشناش بووم بە هەموو گوندەکانی کوردستان زۆر شوێن بەڕاستی قەت نەمدی بوو ئێستا بۆ بەنی ئەم پیادەڕێ ئەیبینم ئیتر ئەم خوشکانش هەمومان وەکو خێزانێک هەموو چۆنەڵی نمەکی یەکمان کردو هەموو بەیەکەوە فێر بووین یەکتری ببینین ئیتر بەڕاستی ئیسیفادەی هەیە ئەم پیادەڕێوێ لەشی مامۆستاش ساغ بێ و دەستی ئێوەش خۆش بێ توانن بوار بۆ خۆیان ینی بدۆزنەوانێ و هەرچۆنێک بێبێن ئێستا من خۆم بەیانیان بووم وام کرد تەکلیفم لە مدیرەکەم کرد داوامی مەکتەبم یەکە بم خاتە نێوەڕوان بەس بۆی پیادەڕێوەکەم لە کیز نەچێ زۆر جار بەیانی زوو ئەڕۆین لەوانێ هەشتونی و زۆر جار لە ماڵەوەین بەس بۆ پیادەکەچی هەندێک جاریش حەزەکەین وەکو گەشتێک وەکو زیاتر یەکتری ببینین لە عوتڵەکانە زیاتر ئەمێنینەوە ئیتر دەستی ئێوەش خۆش بێ و عەزێتان کێشاوە.
ئێمە لەگەڵ دایکمانین بۆ ئەم گەشتانە زۆرتر لە ناو ئوتڵەکانایین بەڵام ئێمە لە ناو ئەم کۆمەڵە مناڵەیە وەکو خوشکێگار یا خودۆک و برایەک گوین وەکو خێزانێک بەڵامی تر هەفتانە بەڵێ هەفتە تر ئاب بەرەبەرەیین بەشداریکردن لەم گەشتە هیچ ڕێگری لە سایی ئێمە نەکردووە لەبەرەوەی ئێمە بەیانی زوو ئەڕۆین و نیوەڕۆکەینەوە لەبەر ئەوە توانین کاتێکی تر سایەکانمان بە جوانی بکەین. من لەگەڵ دایکم هاتووم بۆ ئەم گەشتە اینجا ئێمە ئەم هاوڕێیانم نەئەناسی ئێستا کە هاتووم بۆ ئەم گەشتە ناسیمە و زۆر خۆشەوێن. اینجا ئێمە لە کاتی ئوڵەکانین سوود لە دەشت و دەرەکە وەرەگرین. زەکە دەستیتان بەڕاستی زۆر سوودم لێ بینیوە ئێمە بەیانیان زووین کاتێکیش ئەڕۆینەوە سەعات 9 لە ماڵەوە بینیان سەعات 10 هیچ ڕێگریمان لێ ناکات لە دەوام و لە کار و لە پیشەمان. من یعنی ئەوە بەلامە خۆش بوو یەکەم جار کە هاتم ڕاستی حەزمە کرد زوو هەفتەکە بێتەوە. دوو ڕەفیقی کەشم لەگەڵ خۆمایە ئەمڕۆ نەهاتوون کچەکەی خۆشم لەگەڵ خۆمایە ناوە و زۆر سوودم لێ بینیوە بەڕاستی هەم بۆ تەندروستی لە لاشەوە هەم جێوێکی خۆشە و بەڕاستی مامۆستاکەشمان زۆر مامۆستای چاکە دەستخۆشکەری لە یەکەم لێرەوە بەڕاستی ینی زۆر هەوڵمان لەگەڵەیە وەڵات زۆر هاوکار من زۆر یارمەتیمەیەن و هاوسەرەکەشم زۆر هانمەیە کە بێن بۆ ئێرە چونکە من خۆم نەخۆشم شەکرەمە زۆر سوودم لێ بینیوە و چی ئەڕۆیشتمەوە عنی فەحس و شتم کردووە زۆر باش بووم یعنی ساڵێکە نەچوومەتە عیادەوەتە یەم بۆ ئەم پیادەڕەویە. وەڵام بەستم بۆ کێشدا بزانن بوو بەس ئیسفادەم زۆر لە کێشدا بزانش کردووە و تقریبا 16 کیلۆ دابەزیوم بۆ بن ئەم پیادەڕۆی ساڵێک و 2 مانگە بەشدارم لەم گروپەیە زۆر سپاسی مامۆستا ئارۆ و ڕەفیقەکان بەکەم کۆمەڵی خەڵکم تیا ناسیوە نیازی بەردەوام بوونم هەیە و حەز ئەەکەم ئەوانەی کە وەک من کێشیان زۆرە بێن بۆ ئەم پیادەڕەوەی ئیسفادەی زۆر لێ ئەەکەن بۆ شەکر و زەخت زۆر ئیسفادەی لەکەم من بەڕاستی خۆم زەختم لەگەڵا بوو ئێستا لەخوا بە زیابێ سوپاس بەخوای گەورە زەختەکەم نەماوە جاران یاری ئەکرد شەکرم هەبوو بەڵام حەمد و شکر بۆ خۆی گەورە نەمەتوانێت هەنگاوە بڕۆم بەڵام ئێستا زۆر سوودم لەم پیادەیە بینیوە یعنی هەفتەی 2 ڕۆژ پیادەمان هەیە بەڵام زیاتر شەمان بگرە 2 ساعت و چارەک ئێمە ئەڕۆین پیادەی خۆمانەکەین و زۆر ئیسفادەمان لێ کردووە. بەڵێ سپاس بەخوای گەورە ماوەی 5 ساڵە من لە گەشتەکانم بەردەوامم هەتا ئێستا هیچ بربەستێکی ناخۆش نەهاتۆتە ڕێگەمان کە شانی باسکردن بێ تەنانەت شتێک هەبێ هەندێک هەفتە کەش و هەوا گۆڕانی بەسەرا بێت تۆزە تەخیر بوون ڕوو بدا مەگەشتێکی لەو بابەتە ئەگینە سپاس بخوا بە عامەتەن گەشتەکانمان زۆر بە سەرکەوتوی بەڕێوە بردووە زیاتر ئەوانەیە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تۆزێکە تا ئێستش ئەوە شتێکی باوەکە ماوە کە لەوانەیە تۆزە بربەستیان هەبێ یەکەم لە ڕووی دەوامەوە دووەم لە ڕووی ئەوەی کە خێزانەکانیان هاوکاریان نەکا بەڵام بە عامەتەن ئەمانەکە بوونەتە ئەندام و ساڵانێکە بەشداری گەشتەکانەکەن سپاس بۆ خۆی گەورە لە ئێستا هاوسەرەکانیان زۆر هاوکاریانن بۆ سەرەتا ڕێگریان ئەکەن بەلانەوە قورسە لە بەرەوەی ئێمە بەیانیانێکی زوو دەرئەچین یاین لە هاویرە لە سێونی و لە چواری بەیانیا دەرەچین جاریوە پێش بانگ دەرەچین ئەمە بەلای کۆمەڵگەی کوردیوە تۆزێ قورس بوو سەرەتا بەڵام لە ئێستاە نە ئەلحەمدولیلا چەند جارێک ئەم خاتونانە هاتوون بەشداریان کردو ئێستا هاوسەرەکانیان هاوکاریکی تەواویانەکەن لە بەرەوەزان کە لە ڕووی تەندروستیە زۆر ئیسفادەیان کردووە سپاس بەخوای گەورە گروپەکەی ئێمەش ناوبانێکی زۆر باشی هەیە ئێمە چالاکیەکانمان سپاس بەخوای گەورە ئەمڕۆ لە چاوەوەی کە کەش و هەواش بەو شێوەیە بوو زۆر بەسەرکەوتوانە بەڕێکرد و شوێکی باشماندا و پیادەڕێکی زۆر باشمان ئەنجامدا و دواتریش کۆتایی ئەهێنین بە بەرنامەکەمان و هەر خاتونێک پێی خۆش بوو بەشداری بکات لە گروپەکەمان و بێتە ئەندام ئەتوانین ئێمە پیج و ئەکاونتمان هەیە لە فەیسبووک هەموو لە ئینستاگرام و سناپچاتشمانەیە و ڕۆژانە
ڕێنمایی زۆر باشیش بڵاوەکەینەوە ئەتوان لە ڕێگەی پیج و ئەکاونتەکانمانەوە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکەەوە کە خۆم وەڵامەدەمەوە بەشداری بکەن و ببن بە ئەندام و ئیشەڵا ئیسفادێکی زۆر باشیش ئەکەنەوە هەموو خاتونێک تەنانەت ئەو خانمانێک کە ئەحامیلەن ئەو خانمانەی کە کێشەی فەقەرات و سەوفانیان هەیە هەموو خاتونێک ئەتوانێت بەشداری بکوە من خۆم فریاگوزاری سەرەتایی دەورەشتی تەندروستیشم بینیوە و هەموو ئەجیزەیەکی پێداویستی تەندروستیم پێەیە وەکو جیازی سەخت و شەکرە و فریاگوزاریە سەرەتاییەکان بۆ هەر حاڵەتێک خوانە خواستە ڕووبدا ئەوانەشم بە کاملی پێ و دەستخۆشی ئێوە ئەەکەم سپاسانەکەم بۆ ماندووبوونتان کە ئەمڕۆ بەڕاستی لەگەڵ ئێمە زۆر ماندوو بن سپاس بۆ تەلەڤیزیۆنی پەیام کە بەڕاستی ئەمە بۆ دووەم جارەکە بەسەرمانەکاتەوە. بەڵێ عەزیزان دەچینە لای ناوبڕێکی کورت و دەگەڕێن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود یاریەکە دەستی پێکردن یاریە جافر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی ئەنمو خۆم جبسینینی ماشەڵاڵێ ڕەشەبە تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جبسینینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامی کەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش هەر بژی جبسینی جبسینینی دامێکی لێت نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵایزان لە بەشی سێمی بەرنامەکەمانە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی زانایاییمان کردو بۆ قسە و گفتوگۆکردن دەربارەی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کۆمەڵێک لە بوون و بە دیاریکراویش ئێستا بۆنەی سەری ساڵمان هەیە لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە. مامۆستا محەممەدیان زۆر بەخێر بێت. مامۆستا محەممەد گەرچی کە ساڵ نوێ بێتەوە لە ڕووی ئیداریەوە لە هەرێمی کوردستانە مەو ساڵە بەکارێنین ڕەنگە لە پاڵیشا پێش ساڵەکە بۆنەیەکی ئاینیە کە پێوەستە بە ئاینی مەسیحیەتەوە بەڵام ئێمە لە نێو کۆمەلگایەکی مسلمانێن وەکو مسلمان ئاینی پیرۆزی ئیسلام چۆن ئامۆژگاریمانەکە کە چۆنی مامەڵە لەگەڵ کۆمەڵێک بۆنەیە بکەین حتا ئەگەر ئاینی خۆمان نەبن بەڵام پێوەست بن بە ژیانی ڕۆژانەوە. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئەو دەرفەتە ئومێدەوارم توانین سوودێک بە بینەرانی بەڕێزی شاشەکەتان بگەێنین. ئەڵبەتە ئێمە وەکو موسڵمان
هەموو ئیش و کارەکانی ژیانمان هەموو هەڵسو کەوتەکان بۆ ئێمە دیاری کراوە و بڕاوەتەوە ئێمە تەقویمی خۆمان هەیە وەکو موسڵمان وەکو خاوەن مەبدە وەکو خاوەن دین و ئەو دینەی ئێمە هیچ بابەتێک نییە کە قسەی لەسەر نەکردبێ و هیچ جانبێکی ئەم ژیانەی ئێمە فرامۆش نەکراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ پێی دینێکی متەکامیلە و بۆ هەموو ژیان و بۆ هەموو تێکڕای مرۆڤایەتی هاتووە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین عالەم کورتترین پێناسەی سی وەڵڵا جگە لەخوا یعنی ئەو دینەی ئێمە هەموو شتێکی تایە بەنامی بۆ هەموو شتێک دانراوە یەکێ لەو بابەتانی کە ئەم دینەی ئێمە بە جددی قسەی لەسەر کردووە و جوان بەڕوونی باسی لێوە کردو مەسەلەی جەژن و ئاهەنگێڕان و خۆشی دەربڕین و ئەوانەیە ئێمە وەکو موسڵمان وەکو بۆنەیەکی ئاینی دوو جەژنی سەرەکیمان هەیە و جەژنێکی فەرعیشمان هەیە ئەو دوو جەژنە سەرەکیە بریتین لە جەژنی ڕەمەزان و هەروەها جەژنی قوربانی پیرۆز کە هەردووکیان لە دوای ئەنجامدانی دوو پەرستشی گەورە دێن ئەمەش مانای ئەو ئەگەیەنێ کە ئێمە وەکو موسڵمان کاتێک جەژنمانە کاتێک خۆشیمانە کاتێک ئاهەنگە گێڕین کاتێک دڵمان خۆشە بێت کە بتوانین پەرستشێکی گەورە ئەنجام دەین چونکە ئەوەیە کە ئێمە بۆی دروست کراوین خوا فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون من جن و ئینسانم تەنها و تەنها بۆ پەرستش و ئاودانکردنەوەی سەر زەوی دروست کردووە جەژنێکی تریشمان هەیە جەژنێکی فەرعی کە ڕۆژی جومعەیە کە موسڵمانان تایە کۆ ئەبنەوە یەکتری ئەبینن مامۆستا ئامۆژگاریەکیانەکە ئیسراحەتێ بە دڵ و دەرونی خۆیان دەدەن غەیری ئەمە ئێمە وەکو موسڵمان وەکو ئەو کەسەی کە هەوێ موسڵمانەتی هەڵگرتووە و لە نێو بازنەی ئیسلامایە جەژنێکی ترمان نییە بە تایبەت جەژنێک کە تێک بگیرێ لەگەڵ ئاینەکەی تۆیە بە تایبەت جەژنێک کە هی خەڵکانێکی تر بێ و بە فەرمی خەڵکانێکی تر خۆیان بە خاوەنی بزانن تۆ خۆت بکەی بە خاوەنی یان ئاهەنگ بگێڕی بە بۆنەی مناسبەتێک و کە هیچ ڕەبتێکی بە تۆ نییە و بەڕاستی جێگەی پرسیار لەسەر مسلمان ڕاستەکە باش مامۆستا لە سەری ساڵ بوو بە بۆنەیەکی جیهانی و هەموو وڵات و جیاوازەکان و نەتۆ جیاوازەکان و دینە جیاوازەکانیش پێیان وایە لە ماوەی شەوێکە لە ساڵێکەوە چنە ناو ساڵێکی ترەوە بۆچی ئێمە خۆمانی لێ ببوێرین یا خودت موسڵمان خۆی لێ ببوێرێ ئەوەی کە غەیری مەسیحیە خۆی لێ ببوێرێت تەنها مەسیحیەت خۆی بە خاوەنی ئەم بۆنەیە بزانێت ئەخت دەستکەوتێک نییە هەتا ئێمە شەڕی لەسەر بکەین یعنی ئێمە پێمان وایە ڕۆژ بە ڕۆژ هەنگاوێک لە مردن زیاتر نزیکە بینەوە بەڕای من کەسێک ئاهەنگ بگێڕێکە ئامانجەکانی لە ژیانە جێبەجێ بوو بێ لەو ساڵەیە زۆرترین داهات و دەستکەوتی هەبوو بێ پلانەکانی جێبەجێ کرد بێ خۆی لە خوای گەورە زیاتر نزیک کرد بێتەوە یعنی ئێستا خەڵکی زۆر ئاهەنگە گێڕێ ئەگەر بپرسی بۆ نازانێ بۆ لەبەر چی ئاهەنگە گێڕی باشە چی حکمەتێکی ئەوە تۆ چوویتە ناو ساڵێکی ترەوە چ لە مەسەلە گۆڕاوە ژیانت خۆشتر بووە قەیرانەکانی وڵاتت کۆتایی پیاتوە سربەخۆیت وەرگرتووە ئەهداف و تومەحەکانت لە ژیانە جێبەجێ بووە ئەو پلانانەی کە داتناوە لەو ساڵەیە بۆ جێبەجێ بووە ئایا بە چی مناسبەتێکەوە ئەوان عزری خۆیان و پاساوی خۆیان هەیە بەڵام ئێوە وەکو موسڵمان جەژنی خۆمان هەیە ئەی باشە ئێمە وەکو موسڵمان جەژنی سەری ساڵی کۆچیمان هەیە ئەی بە کوا موسڵمانان ئێوە ناچینە ساڵێکی کۆچیەوە ئەی بۆ ئاهەنگ ناگێڕین ئەی بۆ دڵخۆشی خۆمان دەرنابڕین ئەی بۆ مسلمانان نانە سەر جادە و چالاکی جۆراوجۆر و جیاوازیان نییە بۆ ئێمە تەقویمی خۆمان هەیە وەکو موسڵمان ئێمە ڕۆژژمێری خۆمان هەیە وەکو موسڵمان ئەی بۆ ئێمە پابەندین بەو ڕۆژمێرەوە بۆیە من پێم وایە ئەو ئاهەنگێڕان و تێکەڵاویکردن و ئەو بابەتانە زۆربەی چاولێکەریە و خەڵک بە دوای ئەوەیە کە ئەگەڕێ بە دوای ڕۆژێک ئاگەڕێ جەوێ بگۆڕێ بە دوای ئەوەی ئاگەڕێ ئیسراحەتێک بەحساب بە خۆی بدا جەوێ بە ماڵ و مناڵی بگۆڕێ وئیلا هیچ یعنی پاساوێک نییە بۆ ئاهەنگێڕان بە تایبەت لە وڵاتی ئێمە کە وڵاتێکە پراپڕە لە قەیران پراپڕە لە نەهامەتی پراپڕە لە دەردەسەری لە بێ موچەی لە یعنی ژیانی خەڵک لە مەترسیایە یعنی ئەوەی کە 2 دیناریشی هەبێ ئێستا ئەم بازاری دۆلارەوەی لێ کردو شەو تابانی لە قەلەقای دۆلار بەرزە بێت یان نزبێتەوە بەچی ڕۆحیەتێک و ئینسان ئاهەنگ بگێڕێەوە بۆچی ئاهەنگ بگێڕێ زۆر باشە مامۆستا ینی ئاماژە بە کۆمەڵی بابەتی جوان کرد ئێمە نامانێت جیاتی کەس بکەین وەگەر شتێکیش لەگەڵ ئاینەکەمانە
نەگونجێتەوە هەر بە شانازیەوە جایەتیەکەن کێشەمان لەگەڵ ئەمەیانەیە بەڵام گرفتەکە لێرەیە ینی ئەوەشی ئەیکەین ناشرین ئەیکەین مامۆستایانی زۆر ڕاست با بڵێن ساڵی ئیداری ئێمە هەمومان ئێستا تەقویمی میلادی زایانی بەکارێنی قەیچێکا کە گۆڕێ لە 2022 بۆ 23 بە ئاگادار بین بزانین شتێک ڕووی داوە بەڵام زۆر ناشرین ئەمەشمانی ئەم کللتورە وەرەگرین ینی ئەمە کارە ساتەکە ڕەنگە نەچینە شوێنێکی ناشرەیشەوە ڕەنگە تێکەڵیش نەبی بەڵام دیسانەوە هەر ناشرین ئەم کللتورەشمان وەرگرتووە ئەکرێ ئەمە بتوانین بە فۆرمی خۆمان ئەو بۆنە ئیداریانە کە ناچارین پەیوەندی بە ژیانمانەوە هەیە خۆ فۆرمێکی ئیسلامیانیان پێبەخشین و ئەمە بەشداریان تیا بکەین ئەکرێ تۆک و مسلمان شتی جیاوازی خۆتەوێ ینی بۆ نمونە تۆ ئی قسە لەسەرەوە بکەی کە ئەوە ساڵێک لە تەمەنت ڕۆشت تۆ لەم ساڵەیە چیت کرد لە خۆت بپرسیتەوە داهات و دەستکەوتەکانت چی بوو لەم ساڵەیە ئەی باشە ئەوە ساڵێکی تر هات بە وەکو تۆڵی و بە تەقویمی ئیداریەوە ساڵێکی تر هات ئەی باشە تۆ پلانت چییە بێ بۆ ئەم ساڵە یعنی من وا ئەبێنم بە خۆشمانەوە کە ئێستا قسە بۆ ئەو خەڵکاکەین ڕەنگە هیچ کەسێ خۆی جانەکات پێوە باش بێت زۆربەی خەڵک لە بەتایبەت لە وڵاتی ئێمەیە یان زۆرێک لە خەڵک بەبێ ئامانجەژین لە ژیانە یعنی وەکو سەفینەیەک چۆن بچێتە ناو بەحرێکەوە ئەگەر ئەو پەردەکەی پێوە نەبێ ئەڵێن با بە هەر لایەکیا بەرێ ئەی با یعنی ئەو کەسێش کە بەڕاستی ئامانجی نییە لە ژیانە بەو جۆرەیە یا وەکو سیارەیەک وایە سایقێکی نەبێ یان وەکو پەڕی مریشکێک وایە ئاوا لە شوێنێک کەوتوویە با بەکەی خۆی ئەم دیودیوی پێەکە وەرن با ئیش لەسەر ئەوە بکەین بڵین کاکە ئێمە ساڵێک لە تەمەنمان ڕۆژ چیمان کرد ئاوا یعنی لە ساڵەکەت وردەوە داهاتی ئەم ساڵەت چی بوو بەروبوومی ئەم ساڵەت چی بوو ئایا چەند هەنگاوێک چوویتە پێش ئایا توانیت کاتەکانی ئیستیغلالکەی ئایا توانیت ئامانجەکانت جێبەجێ بکەی ئایا توانیت شتێکی نوێ تازە تاقی بکەیتەوە لە ژیان تا چوزانم یعنی ئینسان دانشێ بەمانە بەڕاستی سەلەف پێشینانی ئەم ئومەتە بەوە هینانە کرد ئەیانوت کاکە من چۆن دڵم خۆش بێ ئەخر دڵم خۆش بێ لەبەر ساڵێکی تر لە تەمەنم ڕۆژ لە مردن نزیکە بمەوە هێشتا کۆمەڵ ئامانج و ئاواتماوسا کە ساحەکە چۆڵ بوو یعنی نابێ بترسین لە هەنێک بابەت بۆ نمونە شەوی سەری ساڵ ینی بۆ ئیتر ئێمە ساحەکە چۆڵکەین مادام واقعەک هاتوۆتە پێشەوە یعنی ئاماژەت باباتێکی زۆر جوان کرد قەیچێکە من هەموو سەری ساڵێ یان با بڵێن بۆ بەیانێکی کەیەکیەکە شەوەکەی دوای نوێژی شاوتارێک هەبێ بەسەن هەموو مامۆسایان ینی گەڕگەڕ کۆڵ ئەوەی باسی دەکەی ئەم ڕێنمایانە ئەکرێ لە کاتێ پێشووتر دواتر ئینسان هەڵێ سەرەوە بکە کاکەوە ساڵێ لە تەمەنت ڕۆیشت ئەوە چیت جێبەجێ کرد ئاواتەکانت چەندێکی هاتە دی کاکە قسە لەسەرەوە بکەین وەرن با خەفەت بۆ ڕابردوو نەخۆین ڕابردوو تازە هەتا ئێوارە دانشە و خەفەتی بۆ بخۆن ناگەڕێ خۆی تەعالا فەرمی وەلا تەئسەو عەلا ما فاتەکوم تازە خەفەت لەوە مەخۆن کە لە دەستان چووە چونکە ئەمە ئێسەشت لێ تێکەدا و ڕابردووشت لێ تاڵەکە ولا تفرحوا بما آتاكم بەوەش زۆر دڵخۆش مەبن کە دێت چونکە عاقبەت هەر کۆتاییە ئیمامی عومەر تۆزێ بێتاقەت بوو ئەبوو عوبەیدە دوو کەلیمەی زۆر جوانی پێوت زۆر کاریگەری لەسەر دروست کرد فەرمۆی ئیمامی عومەر بێتاقەت و فەرمووی عومەر خەفەت مەخۆ چەند ڕۆژێکە و ئەڕۆی لە ڕاستیە لە ژیانە بێ واتێ بگەی ئێمە میوانین لەم جێگەیە ئێمە ئاوارین لەم جێگەیە جێگەی ڕاستەقینەی ئێمە بەهەشتە ئێمە دەرکراوین لەو بەهەشتە ئێمە چەند ڕۆژێکە و ئەی گوزارێنین کە ئەڵێم چەند ڕۆژێکە ئەی گوزارێنن خەڵک وا حاڵی نەبێ ئیتر دەست لە دنیا بشۆرین دنیاداری نەکەین بڕینە ماڵ و دەرگاکان لە خۆمان داخین هەر خەریکی عیبادەت بین نەخێر ئێمە کارێ سەرەکی لە کارەکانمان بریتە لە ئاوەدانکردنەوەی سەرزەوی ئینی جاعل فی الأرض خەلیفە خوای تەعالا جێنشینی لەسەر ئەم زەویە دانا وەستەعمەڕەکم فیها داوای ئەومان لێکا خوا ئەم زەوی ئاوەدان کەینەوە مسلمان دنیاکەشی بە عیبادەت بۆ نووسری ئەگەر بە نیەتێکی باش بیکە ئیسلام نافەرمێ بڕۆ بێکار و کاسبی لە ماڵەوە دانشە و پێت وابێ دیندارەتی ئەمێ نەخێر المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم ئەو مسلمانەی کە تێکەڵ خەڵکە بێ و صبر لەسەر ناڕەحەتی و ناخۆشیەکانی ئەو خەڵکە ئەگرێ زۆر باشترە لە مسلمانەی کە گۆشەگیرە و لە ماڵە دانیشتووە لە وەڵام من تێکەڵی خەڵک ناکەم بۆی تووشی گوناه نەبم ئەبێ بچیتە مەیدان ئیشکەی وڵات ئاوادان بکەیتەوە خزمەتی گەلەکەت بکەی خوێندن بکەی هەنگاو بۆ بەدیهێنانی ئاواتەکانت بکەی ئەمە هەمووی دیندارێتیە هەمووی ئیسلامەتیە ئامانج بەشێکە لە ژیانی ئێمە ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثا
باش ئێوە ئەزانن ئێمەمان دروست کردووە هەروە بەبێ ئامانج هەر بۆ خۆتان بخۆن و بخەون نەخێر بۆیە ژیانسازی جوان بەڕێوەبردننی ژیان ئیدارەدانی ژیان هەنگاونان بەرەو پێشچوون ئاوەدانکردنەوەی وڵات تێکەڵاوبوونی خەڵک زیادکردنی پەیوەندیەکانی کۆمەڵاتی ئەمە هەمووی دیندارەتیە هەمووی بەشێکە لە دیندارەتی ئێمە بۆیە کاتێککە ئێمەڵێن یعنی ئێمە بانگەشە بۆ ناکەین خەڵک گۆشەگیر بێ و ڕەهبانیت بکاو لە ماڵادانچێ نەخێر تێکەڵاو خەڵک بین پرۆژەمان بۆ داهاتوو هەبێ هەڵدەین ئێستەمان چاک بکەین ئیسلاح بکەین ماندوو بین بە خۆمانەوە ماندوو بین بە دەور بەرمانەوە بە ماڵ و منداڵمانەوە ئیسلام داوای ئاواکە بۆیە ئێمە لە کۆتایی هەموو ساڵێکە چاوە گێڕینەوە بە هەڵەوکەم و کوڕێکانمان چاکی کەینەوە چاوە گێڕینەوە بۆ محاسبەیەکی نفسی خۆمان واجبە حەقی خۆیەتی ئینسان سەیرە بکە ئەرێ ئەوە 12 مانگ تێپەڕی من ئەم 12 مانگە چیم کرد 5 دقیقە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئینسان بیرێ لە خۆی بکات و بزانە لە خلالی ئەم ساڵەیە زۆربەی کاتەکانت بۆ چی تەرخان بوو باوەڕکە زۆر ئینسان ئیسفادەی لێەکە ئامی ژیانی تۆ بۆ چی تەرخان کراوە ئێستا بۆ نمونە کەسێک ئەکرێ تەمەنی بۆ نمونە 30 ساڵە 35 ساڵە 40 ساڵە ئەکری ئاوا سەیرێکی ژیانی خۆی بکە لە خۆی بپرسێ ئایا عامی ژیانی تۆ زۆرینەی ژیانی تۆ لە چیا سەرف کراوە بۆ چی سەرف کراوە بەرەو چۆ ئەچی ئەمە ضرورە ئێستا من خەڵکە ناسم بۆ نمونە لەوەتی من ناسیومە ئایا 10 ساڵە 20 ساڵە مەسەلەن بەس شوانە خوا نەخواسە من نامەوێت لە ئیشەکەی کەمکەمەوە یا بڵێم ئیشێکی خراپە بەڵام ئەکرێ بڵێن ئەم کەسە تا ئێستا ئەم 30 ساڵی تەمەنی هەمووی بۆ شوانەتی بووە کەسێک ئیشێکی ترەکە جلی ژیانی زۆربەی ژیانی داوەتە ئەو ئیشەکەی بڵێن زۆربەی ژیانی ئەو کەسە خەریک ئەو ئیشەیە تۆ ئێستا خەریک چیت ئەوە بوویتە 30 ساڵ ئەوە بوویتە 40 ساڵ ئەوە بوویتە 50 ساڵ ڕۆژ لە ڕۆژ بەرەو قەبرەکەتە ڕۆی بەرەو کۆتایەکەتە ڕۆی وەکو زانانە فەرمونون ڕۆژەکەت هەفتەکەت ئەڕوخێنێ هەفتەکەت مانگەکەت ئەڕوخێنێ مانگەکەت ساڵەکەت ئەڕوخێنێ ساڵەکەت هەموو تەمەنتە ڕوخێنێ تۆ ڕۆژ بە ڕۆژ بەرەو مردن ئەڕۆی بەرەو کۆتایهێنان بەم ژیانە ئەڕووی پلانت چییە چیت کردووە ئامانجەکان تا چەندی هاتۆتە دی ئەی چی ئەەکەی بۆ داهاتوت زەڕورە ئینسان لە مناسبەتەکانە لە کۆتایی ساڵەکانە ئەم باسانە وەبیر خۆی بێنێتەوە پەشماڵ ساڵمە چێ ئێمە هەمیشە لە سەروبەندی ئەو بۆنەوە مناسباتە جیاوازانەیە مشتومڕێک لە نێوانمانە دروست بێت بۆچی ئەوە لە بۆنەوە مەڕاستیمەکانە ترسین کاتێ نۆرۆزیە یەکێ لەگەڵیەتی یەکێ لەگەڵ یانیە یەکێ بە شیرکێ زانێ یەکێ بۆنەیەتی نەتەوەیە زانێ سەری ساڵی یەکێکەڵی ئاسایە پیرۆزبایی لەدایک بوونی مەسیح بکە یەکێڵی ئاسایی نییە یەکێگەڵە بەشداری ئاهەنگیان مەکە یەکێگەڵە ئەگەر بەنیەتێکی جیاواز بیکەی بەشداری ئاهەنگیان کە ئەم هەموو اختلاف و جیاوازیت چی ئەم بۆچی ئەو نەبە بە حساسێتەوە مامەڵ لەگەڵم بۆنانەیە زۆر جێگەی خۆیەتی بە حساسێت و مامەڵی لەگەڵا بکرێت چونکە ئێمە پەیڕەومانەیە ئێمە منهەجمانەیە ئێمە بەرنامەمانەیە یعنی خەڵکانێک جاروایە لە دین قسەکەن هیچ شارەزاییان لێنی ئێمە جەژنمان دیاری کراوە ئەگەر ناوی جەژن بێ ئێمە جەژنمان دیاری کراوە ئەو بۆنانەیش بەپێی بۆنەکە و بەپێی ناوهێنانی و بەپێی ئەو جەژنە بۆچی ئەگێڕێ ئەوش قسەیە ئێستا ئایا وازانی ئەو عیسایی کە لە قورئانە باس کراوە هەمان ئەو عیسایەیە کە ئێستا بانگەشەی بۆ کرێ ئایا ئەو ئینجیلەی کە ئێستا خەڵکانێک ئەیپەرستن هەمان ئەو ئینجیلەیە کە بە نەسی قورئان ئەو ئینجیلە تەحریف کراوە ئەی باشە ئێمە ئیشکالمان لەگەڵ وایە کۆمەڵێک کوفرە کرێ خەڵکانێکەن ئەڵێن مەسیح کوڕی خوایە ئایا تۆ پیرۆزبایی لەوەکەی وقالت اليهود عزير ابن الله وقالت المسيح عيسى ابن الله عيسى علن كري خوايا جولكي غاوركان والين يتو چۆن تواني وابلي ان الله ثالث ثلاثه علن سي خوايا علن سي خوايا حتى علن او داري سنوبرش اماجه بو او سي خوايا بو يخلق يعني يموكم مسلمان اشكال مان ليه هي اما يعني ابونا من اي مسلمانان لو كورينوتو اصلي ام كريسمس يعني شي لشي وهاتوا بويا اما وانا كومله بابت ربطان بعقيده وبيرو باورو هي اما كيوشمان بو لوانيه خلقك ضلي خوش بك او اتشت صالح يوني وتفاؤل وقشبينيه بينيه كابش جي خويت انسان قصي لسر بكرا كلا هاتو انسان بقشبيني وبرواني نك هين والله انا كومله بابتي عقيدين خلقاني قلن عيسى كري خوايا
خەڵکانێک گەڵێن سێ خوا هەیە لەبەرەوە ئێمە ئیشکالمان لەسەر ئەو بابەتانە هەیە ئەو خلافش کە جەنابەت فەرمووت زۆربەی بۆ ئەو ئەگەڕێتەوە ئایا ئەما کرێ پێبووترێ جەژن ئایا ئەکرێ مسلمان ئاهەنگ بۆ ئەوە بژێڕێ ئایا ئەمەش هیچ ئەسڵ و ئەساسێکی نیە ئێستا تۆ نەورۆز وەکو کوت خۆت بەخاوە نەزانی ئەوەی من بزانم هەر لە ئێران و لە تاجیکستان و لە ئەفغانستان و لە پاکستان و هەموو بەخۆی بەخاوە تا ئێستا یەکلای نەبوو تۆ هیچ کێیە بۆی ئێمەڵێن یەکەم بە دەرەجەیەک ئێمە لە بۆنەکانی بۆنە ئیسلامیەکان دڵخۆشە بین لە جێی خۆی ئیحتیمام و گرنگی بایەخی پێ ئەدەین و بەڕاستی جێی خۆی مسلمان گلەی لە مسلمانانیش بگری ئایا ئەوەندەی گرنگی بەم بابەتانە ئەدەین گرنگی بە بابەتە ئاینیەکان ئەدەین گرنگی بە مناسبەتە و ئەو ڕووداوە گرنگانە دەین کە لە مێژووی ئیسلامە هاتووە کە ئێمە شانازی پێ بکەین بێگومان نەخێر کەم کەسێ بزانێت ساڵی هیجری ئیسا کەی ئەگۆڕێ لە مانگی چەند ئەگۆڕێ مەسەلەن ساڵی هیجری چییە زیاتر ئێمە گرنگی بە ئەو بۆنانە دەین کە لە وڵاتانی ئەوروپا دێ ئەنجا لە لایەکی تر ئێمە وەکو مسلمان ئەترسین بەڕاستی ئەترسین خۆمان بشوبهێنین بە خەڵکانێکی غەیری مسلمان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی من تشبه بقوم فهو منهم هەر کەسێ خۆی بشوبهێنێ بە هەر گەلوونەتە و قەوم و میلەتێک ئەوە حسابی ئەوانی لەگەڵا کرێ سەوادی ئەوان زیادەکە ڕەشی ئەوان زیادەکە زۆری ئەوان زیادەکە لەبەرەوە مسلمان جێگەی خۆیەتی لە هەموو مناسبەتێکە هەڵوێستە بکە بزانە تا چەندێ ئەمە دروستە تا چەندە دینەکەی ڕێگەی پێداوە یعنی من بەتۆڵێم ئێستا ئەم ئاهەنگێڕان و تێکەڵاوی پیا و ئافرەتە و خۆشی دەربڕینە چی بۆ ئەم میلەتە چارەسەرەکە کام ناسۆرمان کەمەکاتەوە کام ناڕەحەتەکانمان لە کۆڵەکاتەوە کام خەفەتەکانمان لە کۆڵە بێتەوە کام قەیرانمان بۆ چارەسەرەکە ساڵ تێکەڵاویەگەر لە جێژین ڕەمەزان و قوربانی شەها بێر حرامە ئەدەی ئێماڵین با بەزاڵی کەواتە ئێمە شێواز و ڕێکاری مەراسیم و ئاهەنگەکانمان ڕێککەینەوە لەوانەیە من جگە لەوەی کە تێبینی مەسەلەن سەر تێکەڵاوی و ئەو ئاهەنگێڕان و ئەو شتانە هەیە ئەسڵی مناسبەتەکەیش گرنگە تۆ بۆچی ئاهەنگی گێڕی باشە بەڵسا مادەم خۆی گەورە فەرمێ وجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا بەڵێ باشە ئێمە چۆن بتوانین لەگەڵەوە بۆ نەو مەراسیمانەی ئەو گەلوونەتەوە جیاوازانەیە مامەڵە بکەین ناویان بنین چی مەراسیمیان بۆ بگێڕین و ڕۆژێکی ئەو لە وڵاتی خۆی هەرچیەکە ئازادە و هەر کەسێکیش غەیری مسلمانە هیچ کەس زۆری لێ نەکراوە لا ئیکراها فی الدین زۆرکردن لە دینان نییە کابرا بۆ نمونە بۆ خۆی مەسیحیە چۆن بیر و باوەڕی چۆنە ئازادە بۆ خۆی چۆن بیرەکاتەوە چۆن ئاهەنگی کێڕێ بەڵام تۆکو مسلمانێک نیشانەی پرسیار لەسەر مسلمانێکت دروستە بێ ئەڕۆی ئاهەنگ ئەگێڕی بە بۆنەی کرسمس و بە بۆنەی مناسبەتێکەوە کەڵێن ئیسا کوڕی خوایە کاڵێن سێ خوا هەیە ئەی تۆ ئەمە دژاتی دینەکەتەکە قل هو الله ئەحد خوا تاک و تەنایە تۆ ئەلوێ نیشانەی پرسیارەکەوێتە سەرت ئەگینا ئەو بۆ خۆی لە وڵاتی خۆی ئێمە هیچ ئیشکالێکمانێ و لە وڵاتی خۆی چیەکە چی ناکە یا کەسێ غەیری مسلمانە چیەکەوە کەیفی خۆیەتی ماسە دوو بابەت هەیە بۆ نمونە هاوڕەیەکم هەیە مەسیحیە جووە با بڵێن سەردەشتی هەر بابەتێکی تر پیرۆزبایی لە یەکەم لەبەرەوەی بۆ نمونە لەگەڵ لەوەی حاڵەتێکی وادێ لەگەڵ ئەوەی ئاهەنگی لەگەڵ بگێڕم سێمە کێشەکەمان ئەمەیە دروست نییە پیرۆزبایی کێشەکەمان ئەمەیە ماوەسانی هەم پیرۆزبایی لێکردنەکە جای وایە ئەو ئاهەنگە ئێمە ئەیگێڕین لەوەی خۆیان زۆر زیاترە ئەو پشوەی لێرە هە کوردستان بۆ بۆنێ بۆنەکانیوانێت لەوەی لای خۆیان زۆر زیاترە حالەن ئێستا لەم دەقیاکەیە مەقسەکەین لە ئەوروپا پشوونیە بەڵام لە کوردستان پشووە بە بۆنەی هەمان ئەو بۆنەی کە سەرچاوەکەی ئەوەیە ئەنی گرفتەکە لێرەیە حتا ئەو بابەتانەشی کە لە ڕوانگەی شەرعەوەی من بۆمان هەیە مەسەلەن پیرۆزباییان لێ بکەین لە خۆیان زیاتر گەرمترین ینی ئەمە من سەر ئەلەمە دەرناکەم کێشەکە لەوایە مسلمان ئێستا سەری نییە مسلمان ئێستا لە مەبدەئی خۆی زۆر تەنازولی کردووە یعنی وای لات و هەر باەک لە ئەوروپا بێ ئێمە خۆمانی پێفێنکەکەینەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێن ڕۆژگارێک دێ ئێوە شوێن خەڵکانی پێش خۆتانەکەون شوێن میلەتونەتەوەکانی ترەکەون شبرا بشبر وذراعا بذراع بست ببست ئێوە بە شوێنانەکەون حتا فەرمێ لەو دەخەلوا جوحر ضب لدەخەلتموه ئەگەر ئەوان بچنە کونی بزن مژۆکێکەوە ئێوە بەدوای ناچن یعنی بێەوەی بزان ئەمە چییە چۆنە فەرمای پێغەمبەری خوا مەبەست پێ گاور جوولەکەیە فەرمێ ئەی مەبەستم پێ کێیە ئیتر لەمە ڕوونتر یعنی مسلمان ئەمڕۆ ئەبێ اقتدا بە دینەکەی خۆیەوە بکە شانازی بە دینەکەی برادێکت هەیە جوولەکەیە یا بۆ نمونە گاورە قەچێکە تەمەنایەوە بۆکەم ئەم ساڵەی کە دێ لەشت ساغ بێت تەندروست بی
ژیانت خۆشتر بێ لە بەڵام موسیبەت دووربی کۆمەڵی قسەی ڕێک و پێک و جوانی بووەکەی قەیچێکە بەس وەکو پیرۆزبای لێکردن وەکو دڵخۆشی دەربڕین بەو کریسمس و بەو ئیدعانەی کە ئەکرێ خۆ بۆ مسلمان ناکرێت. باش مامۆستا جاری وا هەیە کەسێک مسلمانی شاڵێ من بە بۆنەی یادی لەدایکبوونی عیساوە ئەم ئاهەنگە ناگەیانمیان بۆنی کریسمسەوە ئەم شتە ناکەم بەس لەبەری لە ساڵێکەوە چونێتە ساڵێکی تر هەندێک دڵخۆشی خۆمان دەربڕین و ئەچینە دەرەوە وانە ئەو قسەوانە ئەی بۆ منە لە ساڵی هیجریانەی کرد هەیە لە هیجری شایکە مەسەلا شەرعەتی پێدا بەخوا کەم وایە ئەگەر بۆ منە کەسێک بۆ خۆی بۆ منە لە عوتڵەکەیە بە فرسەتی ئەزانی ئەڵێ مەسەلەن گەشتێ بە مناڵەکانم بکەم کوڕی ئیسراحەتێکیان بدەمێ ئەوە بە پێی نیەتی کەسەکە ئەگۆڕێ بەس تو ئەگەر لەبەر ئەو ئاهەنگ بگێڕی لەبەر ئەوەی کە بەبوونی ئەو مناسبەتەوە کە باسم کرد ئەو وەکو مسلمان دروست نییە بەڵام تۆ بۆ خۆت عوتڵەیە بە فرسەتی ئەزانی جێوێ بە مناڵەکانت بگۆڕی دڵیان خۆشکەی مەسەلەن سەفەرێکیان پێ بکەی ئەوە مامۆستا منە لێرە بەڕاستی قازی نین فتوا بم بەڵام لە نێو کەوانەیەکانی حکوومەتەکەی ماوە هیچ مسلمانیە بۆ کافربوونەکەی من نازانم بەڵام دڵنیام لەوە مسلمانێتی ناکە دەنا ئەو گڵۆپانەی کە بۆ ئاهەنگی یادی لەدایکبوونی مەسیح وە سەری ساڵ دانراون بەس وزەی ئەو گڵۆپانەی قوەی کارەبای ئەو پارەی لەو گڵۆپانە سەرف کراوە توانم بڵێم ڕەنگە کارەبای چەند گوندێک بە درێژای 1 ساڵ لە کوردستان ڕووناک بکاتەوە نمونەیەکی زۆر بەسیط لە یادی لەدایکبوونی پێغەمبەر ئیسلام درودی خوای لەسەر بێ مناڵ هەیە شتێکە تەقێنن بڕوات هەبێ دامەزراوە میریەکانی ئەم هەرێمی کوردستانە دوکان بە دوکانە گەڕن بە چاوی سەر بە چاوی حەی خۆم بینی و مەشایەت بووم دوکاندارەکەیان گرتووە مەمنوعە هەر هەمان لۆکیشن هەمان شوێن بۆ ئاهەنگی سەری ساڵ و یادی لەدایکبوونی مەسیح قەیچێکا سەری ساڵە یعنی ماوەسایتر ینی حکوومەتەکەمان کێشە ئەوەیە ئەگەر حکوومەت مڕاعاتی ئاینی زۆرینەی دانیشتوانی خۆی بکە زۆر گەورە ئەبێ و نمایندەیەکی ڕاستەقینەی ئەو خەڵکە ئەبێ بەس بەداخەوە لەلای ئێمەوان نییە دەبوو دەسەڵاتدارانی ئێمە سەرکردەکانی ئێمە حکوومەتی ئێمە زیاتر تەرکیز لەسەر بۆنە ئاینەکان بکات بۆنەی ئەو خەڵکە بۆنەی کوردەواری خۆمان شتی جوانی ئەم میلەتەوە ئەم نەتەوەی خۆمان بەداخەوە بینین لەژێر کاریگەری و هەژمونی وڵاتانی ئەوروپین و زۆر شت ئەەکەین بۆ ڕازیکردنی وڵاتانی ئەوروپی من زۆر جاربیرەکەمەوە ئەم سەرکردانە ئەم دەسەڵاتدارانە ئەگەر بیانەوێ ئەتوانن خۆیان بە جۆرێ خۆشەویستکەن لە دڵ ئەو خەڵکیە هیچی لە ئەو سەرکردانەی پێشووتر وکو ماندێلا و فلان کەمتر نەبێت بەس وەرنە ناو خەڵک بەس وەرن لە مواناتی خەڵکییا بن خۆتان جیامەکەنەوە لە خەڵک بزانە وەڵی یەک بڕیارێکی جوان ئەدرێ ئەو باڵانسی ئەو کەسە لە ناو خەڵکە حقیقەت ئێستا یەکێ لە سەرکردەکان کە لە ماوەی پێشووە یعنی بڕیارێکی داکە لە شاری سلێمانێ بۆ جێی دڵخۆشی خەڵکانێکی زۆر و خەڵکانێکی زۆر دەستخۆشییان لێکرد ڕاستە لە ناو خەڵکیە بڕیاری دروست بدە بۆ خزمەتی گەلەکەت بۆ خزمەتی نەتەوەکەت ئەوانەی گەندەڵی و فەسادیان کردوەرە محاسبەیان بکە بزان چەنێ لە دڵ خەڵکیە خۆشەویستەبی ئەو بۆنانەی خۆمان گرنگی پێ بدەین نەجاتی بچین بۆنەی خەڵک وڵاتانی تربێنی لێرە خەڵکی خۆمانی پێوە مەشغوڵ سپاسەکەین مامۆستا محەممەدگان دەستکانت خۆش بێ شتێک ماوە لە دڵ تا بێ و پێویست پێ بیڵێ وڵای من هەر ئەوانە ئەڵێم لە خاڵی کۆتای و قسەی کۆتایە ئینسان هەمیشە بە ئەمەل و بە هیوا و بە گەشتبینی و بڕوانێتە داهات و ڕاست لە ئێمە لە وڵاتێکین پڕە لە قەیران پڕە لە خەڵکی گەنداڵ مەسەن فەسادی زۆرە کرێ خەڵکی زۆر لە ناڕەحەتی و ناخۆشیاژی ئەو بەڵام هەر ئینسان وەلاتی ئەسومی ڕۆحی الله ئێمە وەکو پەیامی خوای پەروەردگار پێوتون کە هەمیشە لە ڕەحم و بەزەی و میهرەبانی خوا لە داهاتوویەکی گەشت ئینشاڵڵا بێ ئەمەل و بێ ئومێد نەبین ئومێد دەکەین بەڵکو ئینشاڵڵا لە داهاتووە ئەم ساڵەی کە دێت ئینشاڵڵا خۆشتر بێ بۆ گەلەکەمان بۆ نەتەوەکەمان بۆ شارەکەمان بۆ هەموو خەڵک ئینسان بە گەشتبینی و بژێ بەڵکو ئینشاڵڵا تەفاعلوا بالخير تجدوه سەکان خۆش بێ مامۆستا زۆر سپاس بە بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی زانایانیان تەوەرە لەگەڵمان نبوو ئازیزانم ئەندازەیە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان بوو تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواگەدارتان دەست خۆش بێ